بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عزیز و خۆشەویست، هیوادارم کە سەرەتای ئەم هەفتەیە بە خۆشی و شادی تا کۆتایی هەفتە بەڕێ بکەن. هیوادارم کە بەرنامەی پەیامیان ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت و تا کۆتایی بەرنامە لەگەڵمان من بۆی کە سوودمەند من لا بڕگە بابەتە جیاوازەکانی بەرنامەی پەیامی ڕۆژ کە ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارم کاک پێشکەشتان دەکەین. زۆر سپاس. بەیانیتان باش، سڵاوتان لێبێ خۆشەویستان لە هەرکوێیەگەن چەپکە گوڵی ڕێز و خۆشەویستی ئەمە پێشکەش بێ بەوەی عزیز و خۆشەویست. خۆشحاڵین لاڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ بە خزمەت و دیداریەوەی عزیز و خۆشەویست دەگەینەوە. ئومێد دەکەین کۆی بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆمانجی ڕەزامەندی خوا و پاشانەوەی عزیز و خۆشەویست بێ. بێگومان پرۆگرامی پەیامی ڕۆژ بەدەر لەو بڕگە هەمیشە یانەی کە لە سەرەتای بەرنامەکەەوە ئێوەی ئازیزی پێش ناکەین هەر لە نرخی دراوەکان و پێشبینی کەش و هەواوی یادەوەری و مێژوە گرنگەکان و لەگەڵ کۆمەڵی راپۆرت و زانیاری لە سێ تەوەری سەرەکی پێک هاتووە. تەوەری یەکەم قسەکردنە لەسەر ڕۆشنبیری تاک بەرامبەر بە پاراستنی مڵکی گشتی کە لە هەرێمی کوردستان بە جۆرە لە جۆرەکان ئەم ڕۆشنبیری هۆشیاریە بوونی نییە کە زۆر جار بیستومانە خەڵکێک پێی وایە زەرەر لە حکومە دەدا کاتێککە گڵۆپی پارکێک یا محاجرە یا مێزی مەکتەبێ بشکێنێ لە کاتێک ئەمە مڵکی هەموو کەسێکە و پاراستن و بوونی هۆشیاری پاراستنی مڵکی گشتی پێویستە هەموو تاکێک لە ئاستی خۆیەوە هەیبێ. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر بەکارهێنان یاری ئەلکترۆنیەکان کە ئێستا لە هەرێمی کوردستان گەنجگەلێکی زۆر نەک هەر ئەوەی کە یاریەکانەکەم بەڵکو ئالوودەش بوون بە یاری ئەلکترۆنیەکانەوە. ئەمەش دەکەینە تەوەری دووەمی بەرنامەکەمان کە تەوەرێکی زانیاری و تەکنەلۆژیە کە ئێمە هەفتانە هەوڵەدەین تەوەرێکی بەرنامەکەشمان بەر تەوەرێکی تەکنەلۆژیایی بێت. تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر دیاردەی ڕق لێبوونەوە و خۆشویستن کە بێگومان دوو حاڵەتی دەرونین لە دەرونی تاکەکاندا سەرەڵەدا کە زۆرجار خۆشەویستی جێی ڕقەگرێتەوە زۆر جاریش جێی خۆشەویستی ئەگرێتەوە. ئێمە قسە لەسەرەوەکەین کە ڕق لێبوونەوە و خۆشویستن چییە و پێویستە ئێمە چۆن لەگەڵ ئەم دوو حاڵەتە دەرونیەی ناخی خۆماندا تەعامل بکەین بۆ ئەوەی وەکو قسەیەک ئەڵێن ڕق زوڵمم پێ دەکات و نەخۆشەویستیش بێعەدالەتی. وەک هەمیشە دەچینە لای بڕگەی پێشبینی کەش و هەوای شار و شارۆچەکانی کوردستان با پێکەوە بینەری ئەو بڕگەیە. بزانین کامانن ئەو دراوانەی ئەو نرخی دراوانی کە ئاڵوگۆڕیان بەسەرداهاتووە.
بڕگەی یادەوەری ئەو بڕگەیە کە ڕوودا و پێشاتە گرنگەکانی ساڵانی ڕابردوومان بۆ دێنێتەوە پێشچاو بە تایبەتەوانی کە بۆ ئێمە گرنگن بەشێکمان بۆ ئێوە یازم خۆشەویست هەڵبژاردووە با بزانین لە 9 ئۆکتۆبری ساڵانی ڕابردوودا چ شتێ ڕوویداوە کە بۆ ئێمە وەکو کورد و موسڵمان و دانیشتوی ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژهەڵاتی ڕۆژ ناوەڕاست گرنگن با پێکەوە بینەری ئەو بڕگەیە بین. نۆزدەی دەی ساڵی 2003 کۆچی دوایی یەکەمین سەرۆکی موسڵمانی بۆسنە و هەرسەگ عەلی عیزەت بیگۆڤیچ لە تەمەنی 78 ساڵیدا ناوبراو ساڵی 1925 لە بنەماڵەیەکی ئاینی موسڵمان و سیاسی ئەو وڵاتە لەدایک بووە بە هەوڵ و ماندووبوون و جیهادی بەردەوامی بەشێک لە موسڵمانەکان بە سەرکردایەتی بیرمەندی ئیسلامی عەلی عیزەت بیگۆڤیچ وڵاتی بۆسنە و هەرسەگ توانی سربەخۆیی خۆی لە چنگی سەربیا بەدەست بهێنێت و سربەخۆیی خۆی ڕابگەینێت و عەلی عیزەت بیگۆڤیچیش ببێتە یەکەمین سەرۆکی موسڵمانی هەڵبژێردراوی ئەو وڵاتە کە بنەمایەکی گرنگی دادپەروەری سیاسی و ئاوری و کۆمەڵایەتی لە وڵاتە پەیڕەو کرد و وڵاتی بەرەو ئاوەدانی و بەرهەمهێنان برد و ئاستی زانکۆکانیشی گەیاندە ئاستی زانکۆ پێشکەوتەکانی جیهان. بۆسنە و هەرسەگ پێش سربەخۆیی بەدەست ئاژا و شەڕ و کاولکاری ناوخۆیی و دەرەکیەوە دەیناڵاند و ئاستی وەبەرهێنان و ئاوەدانی لە ئاستێکی زۆر نزمدا بوو. بەڵام بە هەوڵی سەرکردەی دڵسۆز عەلی عیزەت بیگۆڤیچ توانی کۆتایی بە ناکۆکیە ناوخۆیەکان و دەستێوەردانە دەرەکیەکانی ئەوروپا و مەسیحیەکان بهێنێت و وڵاتەکە بەرەو کەناری ئارامی و پێکەوە ژیان و خۆشگوزەرانی وەبەرهێنان ببات. عەلی عیزەت بیگۆڤیچ بیریار و نووسەرێکی کارامەی موسڵمان بوو کە نووسینەکانی تا ئێستاش سەنگ و قورسایی خۆیانیان هەیە لە ئاستی جیهانیدا و هەمیشە بە گشتفکری ڕۆژئاوا و غەرب زەدەییدا دەچێتەوە. تا ئێستاش بۆسنەی و هەرسیەکان عەلی عیزەت بیگۆڤیچ بە سیمبۆلی نەتەوەیی و سەرکردەی خۆشەویستی خۆیان دەزانن. 19 دەی ساڵی 2004 کۆچی دوایی زانە و شاعری خواناسی کورد مەلا عەبدوڵڵای کوڕی مەلا مستەفای کوڕی مەلا ساڵحی فەقی عەلی ناسرە و بە مەلا عەبدوڵڵای کاتب لە تەمەنی 73 ساڵیدا و لە نەخۆشخانەیەکی وڵاتی لوبنان. نازناوی شیعرەکەی بریتی بوو لە فەنایی یەکێکە لە موریدە دڵسۆزەکانی شێخ عوسمانی بیارە و بەهۆی ئەوەی کە بەردەوام نام و شیعرەکانی بۆ شێخ عوسمانی بیارە نووسیوەتەوە نازناوی مەلا عەبدوڵڵای کاتبی وەرگرتووە. ناڵەی دڵ و دیوانی فەنایی و چەند دەستنووسێکی تر لە بەرهەمە دیارەکانی مامۆستا مەلا عەبدوڵڵای کاتبن. تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر پاراستنی مڵکی گشتی وەک هاوکارم پێشترش کاگراز ئاماژەی پێکرد کاتێک کە هەندێک شت لە دەرەوە هەیە وە لە نمونە مێزی قوتابخانەکە یاخود باخچەکان ئەمانە زۆر جار تاکەکانی ئەم کۆمەڵگەی ئەمە بەو شێوازە مامەڵیان لەگەڵدا دەکات کە ئەمە خاوەنەکەی حکوومەتە لە کاتێکە ڕەنگە لەلایەکی دیکەوە ڕقی لە حکوومەت بێ تووڕێی خۆی لەسەرم مڵکە گشتی خاڵی بکاتەوە. بەڵام پێویستە ئێمە مڵکی گشتی چۆن بپارێزین؟ ئایا مڵکی گشتی هیچەیە و چۆن دەبێت تاک ئاستی ڕۆشنبیری بەرز بێت بەرامبەر بە پاراستنی مڵکی گشتی؟ هەندێک دەڵێن فەرموودەی هەندێک دەڵێن قسەیەکی باوە کە دەگوترێت خەڵکی لەسەر ئاینی پادشاکانین. بێگومان ئەگەر لە هەرێمی کوردستان دەسەڵاتدار و بەرپرسانی ئەم وڵاتە لە ئاست مڵکی گشتی و ئەو دەرامەت و کانزا و گردە گەشتیاریانەدا بەرپرسانە مامەڵەیان کردای بێگومان خەڵکیش لە ئاستی خۆیەوە دەیتوانی بەرامبەر بە مڵکی گشتی باش هەڵس و کەوت بکە. وەگەر دەسەڵاتداران هێندە خەباتی شاخ و خوێنی شەهیدەکانی خۆیانیان نەدایەتەوە بەڕووی هاوڵاتی ئەم وڵاتەدا و ئەمانەیان نەکردایە پاسا و بیانوو بۆ بەهەدەردانی نەوت و دەرامەت و خۆشگوزەرانی هاوڵاتیان ئەو کات هاوڵاتیش بەجۆی لە جۆرەکان ڕۆشنبیریەکی وایە بوو. ئەمە ئەوە ناگاتەوەی کە هاوڵاتی مادەم دەسەڵاتدارەکەی گەندەڵ و دز و خاین و خیانەتکارە و مڵکی گشتی ناپارێزێ و ئەیفرۆشێ بە وڵاتانی دەرەکی ئەمە نابێتە پاسا و بیانوو بۆەوەی کە تۆ لە پارکێکدا لە قوتابخانەیەکدا لە شوێنێکی گشتیدا زەرەر و گورز لە مڵکی گشتی بگەێنی. بێگومان ئاینی پیرۆزی ئیسلامیش گرنگێکی زۆری بە پاراستنی مڵکی گشتیدا بۆ قسەکردن لەسەر ئەو ڕۆشنبیریەی کە پێویستە من تۆ هەر یەکێک لە ئێمە لە بەرامبەر مڵکی گشتیدا هەمان بێ و دایک و باو کاتێ منداڵەکەی دەنێرێتە هۆڵێکی خوێندن یا دەینێرێتە پارکێکی گەڕەکەکەی
کامەی ئەو هۆشیاری پێویستە بیدا بە منداڵەکەی هەر لە پاراستنی ژینگەوە تا پاراستنی ئەو ئامێر و پێداویستیانەی کە لەو شوێنە گشتێدا هەن. بەڕێز مامۆستا کۆچەر محەممەد عارف مامۆستا و ڕۆشنبیر لە شاری هەڵەبجەی شەیدەوە قسە لەسرم تەوەرەگرنگەکە. مامۆستا سڵاوی خۆی گەور لێبێ و بەیانیت باش، سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی. ئایا کامەیە و ڕۆشنبیریەی هەر یەکێک لە تاکەکان لە قۆناغی بنەڕەتیەوە تا تەمەنی گەورە بوون و وەکۆڵی پێگەشتن پێویستە هەمان بێ بەرامبەر بە مڵکی گشتی و پاراستنی ئەو مڵکە؟ بسم الله الرحمن الرحیم. علیکم السلام وبرکاتو. سەرەتا دەستخۆشیمێ بۆ بەڕێستان و بۆ تەواوی بینەرانی کەناڵی ئەسمانی پێیان. بەڕاستی بابەتی ئەم تەوەرەیە بابەتێکی زۆر گرنگە، چونکە هەر یەکێک لە سەقافەی گشتی ڕۆشنبیری گشتی پەیوەستە بە خانەوادە، خوێندنگە، کۆمەڵگە. ئەگەر بێت و ئەم سێ لایەنە جیاوازە کە هەرسێکی تاوکەری یەکترین بە تایبەتی خوێندنگە و خانەوادە بتوانن جۆرێک پەروەردەیی ڕۆشنبیری منداڵەکانی خۆیان کە لە تەمەنی لە ڕووی دەرونیەوە کە باسەکە کە کەسایەتی و شخصیاتی ئینسان لە تەمەنی 30 ساڵی دامەزرێ، واتە ئەو مناڵی کە ئەگاتە تەمەنی 30 ساڵی. ئەگەر ئەو منداڵە مناڵێکی شەڕەنگێز لە ماڵە پەروەردەکرێ، مناڵێکی لاموبەلات پەروەردەکرێ، یاخود بە دیوە ئەسڵەکەی مناڵێکی جۆرێک لە پابندبوون بە بنەماڵەکەیان لە ڕووی چاکەخوازی، لە ڕووی مامەڵەکردن، لە ڕووی نەرمونیانی، ئەو مناڵات داهاتووی وە پەروەردە ئەبێ. کەواتە دوولانی گرنگی خوێندنگە و خانەوادە کاریگەری زۆر گرنگیان هەیە لەو بابەتە. بەڵام لە سوروی هەمان بیرمان نەچێت لە کۆمەڵگەیەکی کوردەواری بە تایبەتی یا کۆمەڵگە ئیسلامیەکان بەگشتی مەوزوعی مزگەوت کاریگەری تەواوی هەیە لە ڕووی پەروەردە و سەقافە ڕۆشنبیرە گشتی، هەرچەندە ئێستا وەکو پێویست دەرفەتی مزگەوتەکان نەدراوە، خوێندنگە و خانەوادەکان دەوری ئەویان بینیوە. کەواتە ڕۆشنبیرێکی گشتی پەیوەستە بە تەمەنی منداڵی لێوە دەست پێەکە، بەو بابەتە سیستەمەی کە ئێستا باسکرێت لە تەمەنی باخچەوە دەست پێەکە تا زانکۆ و تا ئەو کاتە ئەبێتە کەسێکی فەرمانبەر یاخود ئەبێتە کەسێکی فەرماندە. بە هەموو پێوەرەکان کاریگەری هەیە. ئەوەشی کە بەدیوی کەش کە باسەکرێ ئەگەر حکومەت پێناسەی خەڵکیش پێناسی حکومەتە، واتە لەسەری هەموو حکومەت چۆن مامەڵە بکە، مامەڵێکی تەندروست بکە، ئەو کاتە سەقافەت گشتیەکە لەلایەن خەڵکیشێ وەرئەگیرێ، چ لەوەی کە مڵکی گشتی بە تایبەتی کە جەنابەت ئاماژەت پێدا و بە نەسی ئاەتیش خۆی پەروەردگارە فەرمێ ئین الله یەأمرکم ئەن تؤدوا الأمانات إلى أهلها، کە ئەمە فەرمانی خۆی پەروەردگارە ئەو ئامانەتەی کە لای تۆیە بۆ من ئامانەت جسمی خۆمان ئامانەتە، جلوبەرگمان ئامانەتە، ڕێوڕۆشتنمان ئامانەتە، مڵک و سامانی خەڵکی هەر ئامانەتە. هەریشێک لەمانە پەیوەستە بۆی کە ئینسان بتوانێت بیپارێزێت. زۆر باشە مامۆستا کۆچەر. ئایا ئاستی ڕۆشنبیری چاک لە هەرێمی کوردستان یا لە کۆمەڵگەی خۆمانە بەرامبەر بە مڵکی گشتی چۆنە؟ وەک دەبینین هەرچەندە بەداخەوە ڕاپۆرتەکە تا کۆتایی نەڕۆشت بە هیوادارم کە هاوکارانم گرفتەکەی چارەسەرکەن بۆی کە بیبینین. لە هەندێک شوێن دەبینین کە ئاستەکە زۆر نزمە. ئایا نزمی ماستە بۆچی دەگەڕێتەوە و تا چەندە ئەگەر خانەوادە یاخود قوتابخانە یا کۆمەلگاکە بەرپرس بێت لە بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری، تا چەندە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان هۆکارن بۆی کە هاوڵاتی یا تاکێک کاردانەوەی خراپی خزمەتگوزاریەکانی دیکە یاخود نەعەدالەتی حکوومەت بەسەر مڵکی گشتیەوە تووڕێی خۆی بڕژێنێت؟ بەڵێ، ئێمە گەر لەوە بڕوانین بووین لەو کاتێک کە عێراق دامەزراوە، پاشان لە دوای عێراق بڵین کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 1991 و لە ساڵی 1992 بڵین هەڵبژارن کراوە. ئەمە خۆی بۆ خۆی ئێمە با لەم دیدەوە گەر بڕوانین بووی لەو کاتەوە تا ئێستا ئەوەی کە دیومانە، ئەوەی کە خەڵکیش بەعام بە تایبەت هاوتەمانەکان لەو تەمانانە بوون، ئەزان کاریگەری سلبیەکان لەکوێوە سەرچاوەی گرتووە. وەکو ئاماژەم پێدا لەوە پێشش ئەگەر بێت و حکوومەت خۆی بە جۆرێکی ئیجابی و ئەرێنی کۆی سیستماتیکی بەڕێوەبردنی حکوومەتەکەی ئەگەر بەو جۆرە پیادە بکات لە ڕووی بە تایبەت سەقافەی عامە، سەقافەی ڕۆشنبیری. من نمونەیەکت عەرز کەم، بەشێک لەوە من ئێنمە سەر خودی مامۆستا، بەشێکی سیستەمەکەیشی لە ڕووی ئیجابی من باسەکەم. لە 11 ساڵ پێش ئێستا، ئەم 11 ساڵ پێش ئێستا من هەر خۆم لە دەرەوە وەکو نمونە عەمەلەکە عەزیز جەنابەت کەم، چون بۆ گەشتێکی ئاسایی لەو کاتە قەدەرەن بەبێ ناخۆشی بینەرانی بەڕێز پاشەوی کە ئینسان کە مۆزەکە خورا توێکڵەکانی لەوا بوون کە بەحسا فڕێدین هەر لە دەشتا بوون،
دەی مناڵەکەم کە لەناو بەخچا بوو ئەو ڕێگر باوکەمە بیخە ناو علاگەیەکەوە کەواتە قسەکەم چێ لێرە ئەوە ڕاستە سەقافێکی ئاما بوو لەوە بەڵام ئەم مناڵە بووی ڕێنیشاندەر وەکو بڵێ تا ئێستا بە بەرداوێن زەنگێکە لە مێشی ئەمە چۆن بپارێزی بتوانانی ژینگە پیس نەکەکە مڵکێکی گشتیە دەی لەوە قسەکەوەیە لە باخچە کاریگەری هەیە لەبەرەوەی جەناب پرسیارەکە ئەمەش بێتە حکومەت سەبەبکاری یەکەمە لەو بابەتە بەڵام کۆمەڵگەی کوردەواری ئێمە لەبەرەوەی کە حکومەتەکان تا ڕادێک حکومەتێک نەبوون کە پێناسەی گشتی خەڵکە گشتەکە بکرێت لەبەرەوە خەڵک کۆمەڵگەی کوردەواری کاریگەری خودی ئیسلامی بەسەرەوە بۆ بێگومان ئەم کاریگەری لە ڕووی ئیجابی مەبەسمان چونکە لە ڕووی مزگەوتەکان کە کاریگەری لەسەر بووە مامۆستاکان لەناو قوتابخانەن کاریگەری لەسەر بووە ڕێوڕۆشنی شەقامەکان کاریگەری لەسەر بووە ئەمانە حەد ئیمکان توانراوە لە ڕووی سەقافەی گشتی تا ڕادەیەک پەیوەستبوون هەبێ بەڵام ڕێژەکە وانە ئێستا هەر لە ساڵی 1990 ڕاپەڕین بوو ئەگەر ئەو کاتە حکومەتی هەرێم بەڵە حکومەت نەبوو بەڵام ئەحزاب بەگشتی ئەحزابی بەرەی کوردستان ئەحزابەکانی کە بەگشتی ئەگەر بێت و جۆرێک بەرنامە دابڕێژرایە چۆن مڵک و سامانی حکومەت بپارێزێت کە مڵکی گشتیە کە بەداخەوە کە سەیرەکەی زۆرێک لە دائیرەکان زۆرێک لە فەرمانگەکان سوتێنران بۆ ئەم سەقافە گشتیان نەبوو کە بپارێز هۆکارەکەی چی بوو ڕاستە لای خەڵکی نەبوو بەڵام ئیشی بۆ نەکرا چکۆرە ئەو کاتە چۆن تۆ ئیشی بۆ ئۆکەی کە شۆڕشێک بەرپا بکەی ئیشیش بۆ ئۆکەی کە چۆن ئەم شۆڕشە پارێزراو بێ سەروەرەکانی شۆڕشەکە پارێزراو بێ کەواتە خاڵی یەکەم ئەوەی کە سەبەبەتایە بە بێگومان حکومەت دەوڵەت بەگشتی تیا بەرپرسیارە وەکوی کۆمەڵگەی کورداش ئاماژەت پێدا سەبەبی یەکەم ئەگەڕێتەوە سەر حکومەت بەڵام خەڵکیش لەم بابەتە بێخەتا نییە چکۆ هەموو کەسێکمان وعی ئەومان هەیە کە چۆن بتوانین مڵکی گشتی بپارێزین ئینسان کە توانین مڵکی گشتی بپارێزێ ئەو کاتە مڵکەکەی خۆی وەکو خۆی تەماشا بکەواتە ئەمە هی خۆتە بەسی خۆتە بۆمانە نییە بۆ خۆت حەڵاڵە نەخێر بۆ خۆتە بۆی بیپارێزی چکۆ هی کەسێکی کە حرامە حتا مەسائل لە بابەتی شەرع بابەتێکمانەی پێوتێ وەرع لە بینی حرام و حەڵاڵ واتە خۆپاراستن لە شوبهات لەم بابەتە وەرعا پەروەردەی ئیسلامی وا ئەم تاکی ئیسلامیە تاکی موسڵمان پەروەردەکە لە بچووکترین شت کە گومانی حرامی لەسەر خۆتی لێپارێزی حتا بۆ نمونە بە کۆڵانێکە ڕۆی سیرەکەی تولەڕێکی تیا تولەڕێکە لەسەر ئەرز و زەوی خەڵکێکا دروست کراوە یعنی تۆ لێرە وەرع پێتەڵێ چیەڵی خاوەنی ئەم زەویە پێ ڕازیە بەسەر ئەم زەویا بڕۆی واتە زەوی ماڵەکە کە 200 مەترە بۆتە ڕێی سەیارە بۆتە ڕێی ڕاپۆرتێکی لەسەر نەبوونی ئەو هۆشیاری ڕۆشنبیریەی تاک بۆ ئامادەکردوین بەرامبەر بە مڵکی گشتی بەتایبەت لە پارکێکی قەزای شارە زوور کە بێگومان ئاستی کاولکاری لەو پارکەدا توانین بڵین گەشتۆتە ئاستێکی زۆر با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین دواتر دێنەوە لای جەنابەت بۆ درێژەتان بە قسەکردن لەسەر ڕۆشنبیری تاک بەرامبەر بە مڵکی گشتی. لەم راپۆرتە مەیدانیەدا سەرنجشان بۆ هۆشیاری تاک بەرامبەر پاراستنی خزمەتگوزاریە گشتیەکان ڕادەکێشم بە تایبەت پارک و باخچەکان کە ڕۆژانە ژمارەیەکی بەرچاو لە چین و توێژەکان سەردانی دەکەن دیمەنەکان وێرانەیەکمان پێشان ئەدەن کە نەلایەنە پەیوەندیدارەکان لێیان پرسیوەتەوە و نەتاکی هاوڵاتیش ئێرەی بە مڵکی گشتی زانیوە لە زەربوونی سەوزایی و وشکبوونی دار و درەختی پارکەکەوە تاشکاندن و وێرانکردنی بینای ناو پارکەکە ئەوەی حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان لێرە پێشکەشی دەکەن بۆ هاوڵاتیان دەبێت بێجیاوازی هەرچەندە لە دوای 2 ساڵ هێشتا ئەم پرۆژەیە تەواو نەکراوە بەڵام پێشوەختە هاوڵاتیان لە ناخۆشیاریان بۆ پاراستنی مڵکی گشتی ئێرەیان وێران کردووە لە کەرەستەی یاری منداڵانەوە بیگرێتە ڕووناکەرەوەکان هەندێکی بێ سەرپرستیارە کەس لێی ناپرسێتەوەی تر ڕۆژتەیارە لەم باخانایە پەنەنێنەوە تر پەنجەرەشکێنن دەرگاشکێنن دارەشکێنن تر کەس لێپرسینەوەی نییە بۆیە ئەوکاری برادران لە باخچەکان ئەوانەی کە ستافێک بوون وەکو چاودێری باخچەکن مراقی بوومانە هەستکردن بە بەرپرسیارەتی دەستیان کرد بە ڕێخستنەوەی ئەو باخچە تەنها لە پێناو ئەوەی کە ئەم دارانە کە کراوە وشک نەبێت ئەوەی هەیە لە ناو نەچێت ئیتر دەستیان پێ کرد لەشیان ساغ بێ ئیشێکی باشیان تیا کردوانیان باخچەکە تۆزێک زیینیکەنەوە لەوەی کە هەیە بپەوتیە زیینویکەنەوە دەمەوێت سەرنجی ژینگە پارێزەکانی ئەم باخە گشتیە وەربگرم و بزانم بۆچی پارکی ناوەندی شارەکەیان بەم شێوەی ڕەنگی وێرانی لێنیشتووە ڕۆژانەی وەرادە بژارەکەین پاشە ئاوە دیێرین
عرضەکانمان هەڵەکێنین خزمەتیەکەی ئەیتر نازان بۆ شێ هەیەی گەرمە خۆ ئاوەکەیشی عیبی نیە لە ئاودێرانە ئاوەکەی باشە دیێرێت لە ئاوە عیبی نییە وڵایتر بۆ بەشێکی ئاوەکە گازی تایە نازانم تێکەڵە بێت لەگەڵ گازە وشیار محەممەد تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ شارە زۆر دووبارە دەچینەوە لای میوانەکەمان لە هەڵبجە مامۆستا کۆچەر مامۆستاگەر لێەوە دەست پێ بکەین پێم وایە بچووکترین سیفەتی ئینسانی موسڵمان پاکردنەوەی ڕێگەیەکە یا لابرنی بردێکە لەسەر ڕێگەیەکی گشتی ئایا بە پێچەوانەوە کاتێک کە تۆ زیان بە مڵکی گشتی دەگەین ئەمە سیفەتی چە جۆرە کەسانێکەوە ئایا ئەمە سزاکەی ئەگەر لە کۆمەڵگەکەی خۆمانەوە لە دنیای ڕووناک و لەم ڕۆدا بۆ دراوسەکەمان بۆ کوڕەکەمان سبەینێ بۆ هاوڕێکانمان دەبێت ئایا سزای قیامەتی بە شوێنەوە هەیە کاتێک کە تۆ زیان لە مڵکی گشتی دەدەیت؟ بەڵێ بێگومانەوەی کە فەرمووت حەدیث پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام کە ئاماژەی پێداوە هەر بەو نەمەتە پەروەردەیە کە تاکی موسڵمانشی لەسەر پەروەردە کراوە کە ئەبێ پەروەردەیش بێ لە مۆزۆی بێگومان سزای خوای پەروەردگار حتا من بەوە باسی لێوە کەم لەم ساڵانی ڕابردوو کە لەبەری کە حادیسەی سیارە لە جەزایر باسەکەم حادیسی سیارە زۆر بوو لە حەدی بووە دیاردە لە حاڵەتەوە دەرچوو بوو بۆیە زانایان هەستان فتوایەکیان گەڵاڵە کرد لەوەی کە هەر کەسێک بدا لە کەسێکی کە حسابی قەتلی بۆ کرد بۆ کارەکە تەواو وای بەسەر هاتبوو لەوەش کە پێغەمبەری خوا مەسمون بیبتەوە لەبەری کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاماژە بۆدا بەردێک لەسەر ڕێگا دارێک لەسەر ڕێگا لا بە احتیمال ئەو بەردە کەسێک پێی هەڵکەوێ احتیمال ئەم کەسەکە پێی هەڵکەوێ قاچی بشکێ احتیمال ئەم دارە کەسە پێی هەڵی لیتی بشکێ بەدەر بۆی مەڕۆ ئەجەلیشی بۆ هاتبێ کەواتە سەبەبکاری ئەو کەسێک کە ئەو کارەکە وردیکەینەوە ئەبێتە قەتل بەڵێ بەم قەتلێکی عەمدیەوە قەتلێکی نەزانیمانی ئەمە نەزانیە کە وای کردو بۆ جۆرە چۆی کە خۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاماژە پێدا کە پاداشتی قیامەتیە بێگومان سزای قیامەتی شیە مەسائلی مڵکی گوشتی ئەگەر ئێمە بەم جۆرە باسی لێوەکەین ئێمە سەرخانمان هەیە و ژێرخانمان هەیە ژێرخان واتە ژێر زەوی ژێر زەوی لە ئاڵتونە لە کبریتە لە هەموو بابەتەن کە لێ ژێر زەوی حتا ئاویش ئەمە پێوتێ مڵکی گشتی کاتی دێتە سەرزەوی مەگەر ئەوە کڕدرابێ واتە بیرێکی لەدابێ بە مڵکی زەوی خۆیان ئەوەی کە سەرخانە واتە زەویەکانە مڵکی کەس نییە ئللا ئەوەی کە خۆی کڕی بێتی لە خاوەن حەقێ واتە نابێتە مڵکی خۆی کەواتە بێتە مڵکی گشتی مادە مڵکیکی گشتی جابێ هەر کەسێک لەمانە بیپارێزێ ئەگە بێت و نەیپارێزی سزای قیامەتی لە دوایە چکاریشێک لەمانە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه من حەزەکەم بەردەرگای ماڵەکەی خۆم پاک بێ پاک ڕاگیراو بێ بەرتیتیانە بێ زخیتیانە بێ کەواتە بەردەرگای ماڵەکەی ئەوێ بە هەمان شێواز بێ شەقامەکەشم بە هەمان شێواز بێ کاتێ من ئەمە ناکەم بەرپرسیاتی دنیا و قیامەتی لەسەرە ئەوەی خوای پەروەردگار فەرمووە ومن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره مثقال ذرة كمثقال ذرة بتشاو نابنرێ بەرپرسیاتی قیامەتی لە دوایە کەواتە مەوضوعی مڵکی گشتی پاراستنی لەسەر تاکی موسڵمانان ئەوە وەکو بابەتە قیامەتەکەی خەڵکێکیش ئەگەر خۆی لە بازنەی موسڵمانەتی ئەژمار نەکا ئەبێ یاسا ئیجرئاتی توندی لەگەڵا بکە یاسا جۆرێک بازنە و نیتاقێک دروستکە کە ئەم خەڵکە بتوان پابند بپێوە هەر لەم ماوەی پێشوو من لافاوەکە نازم حد لەیمکان چەندێ ئەسڵی هەبوو بەڵام وەکو نموزەج باسیەکەم لافاوێک نیشاندرا بوو لە یابان دیار بوو ئاوەکەی ئەوە کۆمەتی لەسەر تۆمار کرابوو کە من لافاشی ئاسایی بوو بەڵێ بەڵام ئەوترا ئاوەکەی لە ئاوی ئاسایی پاکشترە ئەزانین هۆکارەکەی چی بوو هۆکارەیە بوو تاکی یابانی هەموو ژینگە پارێز بوون تاکی یابانی ئازانی چۆن حەقی عام مامەڵەی لەگەڵا بکرێ مڵکی گشتی چۆن مامەڵەی لەگەڵا بکرێ بۆیە کاتی ئەو حەدەس و ڕۆداوە کە ڕوویداوە لافاوەیە کەسێک تەنها ئاوەکەیە هیچ شتێکی کەی نێهێناوە زۆر جار مڵکی گشتی هەر لە بەرامبەر بە هەدەردان و شکاندن و وەکۆڵی پێشێلکردنی مڵکی گشتیدا دایک و باوک یام ئەنجامدەری کارەکە دەڵێ وەکو لێکردنەوەی مویەک لە بەراز وایە واتە هەم حکومەتەکەی خۆی شوبهێنێ بە بەراز و لێکردنەوەی مویەکی هیچ کاریگەریەکی لەسەر جەستەی بەراز نییە و هەروەها لە بەرامبەریشدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکدا
کە کاتێککە دەبیستێتەوە یەکێک لە جەنگاوەرانی پەڕۆیەکی سووری بۆ ڕێگریکردنی عەرەقەی نێوچاوانی بۆ هاتنی بۆ نێوچاوەکانی بۆ خۆی گردەداتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت ئەگەر نەیگەڕێتەوە بۆ نێو غەنیمەت و دەستکەوتەکان ئەوە مژدەی دۆزەخی پێ بدەن و بەشێ لە ئاگری بۆ خۆی چڕیوە. ئەمە یەکەمە بەستمەوەیە ئایا ئەم جۆرە لە تێگەشتنی ئێمە پێمان وابێ شکاندنی مڵکی گشتی یان بە هەدەردان و بردننی ئایا ئەمە بەو تێگەشتە سەقەتە کە پێمان وابێ مویەک لە بەراز دەکرێتەوە ڕاستە و تا چەند فەرمودەکەی پێغەمبەری خوش بکەینە بنەمایەکی پەروەردەیی بۆ خۆمان کە هەر شتێک ئەگەر زۆر بێ نرخ و بێبەهاش بێ سەرنجام ئێمە چاودێریەکی خوایمان هەیە لەسەری و لێپێچینەوەیەکشمانە بێت لە قیامەتدا بەرامبەر ئەو شتەی کە هەر لە قەڵەمێکەوە لە پەرداخێکەوە تا وەرەقەیەکی فۆرکە لە مڵکی گشتی بۆ خۆمانی بۆ کۆڵێک گلە دەین و یا بڕەدەین. بەڵێ خۆی پەروەردگار فەرمێ ئین الله کان عەلەیکم ڕەقیبا. خۆی پەروەردگار مراقیبە بەسەرتانە. مراقیبی خۆی پەروەردگارەوەی کە ئاماژەت پێدا لە تەواوکردنی قسەکانی جەنابەت بەوەیە کە هەموو کەسێک بەرپرسیارە بەرامبەر بە بچووکترینیشی تا گەورەترینیشت. بێگومان ئەوەی جەنابەت فەرموود مەوزوعی ئەوە پاراستنی ئەوە بە تایبەتی من یەک نمونەت بۆ بگێڕم لە ساڵی 1991 مەوزوع کاریگەری حکومەت یاخود خانەوادە. هەر یەکێک لەو خانەوادەن کە من ئەم ناسین دیار بوو مناڵەکەیان بەتەما بن بڕۆن لەو شوێنی کە نزیک بوو عادەتەن ئەو کاتە برنج و کۆمەڵی خوادەمەنی زۆر لە ناو سلێمانیە دانرابوون شیر لەبەرەوەی حسار اقتصادەکە لەسەر عێراق بوو لە شتیان دانابوو. لەو کاتە ئەم خانەوادە یەکێک لە خانەوادەی ماڵەکە بە نەزانی ڕۆ شیرێ دێنێ قوتوێ شیر دێنێ دەی هەر لە ناو خانەوادێکی خۆیان ڕێ قوتۆ شیرەکەی پێنێرن بۆ شوێنەکە کەواتە پەروەدەی خانەوادی کاریگەری لەسەر هەیە. ئەو تعبیرە هەڵەیە کە ئەوترێ مویەک لە بەراز بکرێتەوە هەموو کەسی پێناسی خۆیەکە بە چاک یان بەخراپ کەواتە ئینسان بتوانێت پێناسی خۆی کە بە شتێکی چاک چوو خۆی پەروەردگار فەرمووە ومن یعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره مثقال ذرەیەک ون نابێت لە قیامەت حساباتی لەسرە حتا ئەوەی کە باس ئەکرێن لەوەی لە قیامەتە کاتی ڕۆژ حسابات یوم الحساب کە دێتە پێشەوە خۆی پەروەردگار یەکێک لە بەندەکانی خۆی کە حساباتی میزان و شان و ترازی لەگەڵ ئاکرێ سیرەکە تاوانەکەی لەگەڵ خراپەکەی هاوسەنگن. خۆی پەروەردگار عالمە خۆی ئەزانێن خۆی پەروەردگار بە فریشتەکان فەرمێت جارە دیسان بکردەوەکانیان بگەڕێنەوە بزانین شتێکی کەی چاکەی تیانەیە بەڵێ سێ جارەمە دووبارە بێتەوە دوای چاکەیەکی بۆ دێنتر ئەو چاکە احتیمالە سڵاوی لە کەسێک کردبێ ئەم چاکەی احتیمالە خێرێکی لەگەڵ کەسێک احتیمال ئەم چاکەی کە جەنابەت ئاماژەت پێدا ئەم تعبیرە هەڵەی کە باسەکرێن مویەک لە بەراز لەوە ئەم مڵکە گشتی پاراست بێتەوە هەر ئەوە بێتە سەبەبی کە ئینسانە بچێتە بەهەشتەوە خۆی پەروەردگار لە دۆزەخ بپارێزێ. لەبەرەوە بێگومان ئەمە تعبیرێکی زۆر هەڵەیە با حکومەتەکەش بۆ نمونە ئێستا باسەکە حکومەتەکە گەندەڵە حکومەتەکە فاسدە دەی تۆ بۆ بیتە تاکێک لەو تاکانی کە تۆش گەندەڵ بی بۆ دنیا بۆ قیامەتی خۆت بۆ شخصیاتی خۆت ئەنجا ئینسانش با بیرمان نەچێ هەر کەسێک خوا پەنامە بە پارویەکی حرام بچێتە ماڵەکە ئیسراحەتی لێ ناکە چ کەسێک ئامادەیە پارۆی گۆشتێکی مردارۆ بوو بکاتە ناو جسمی خۆیەوە چ کەسێک ئامادەیە یەکێک لە پارچەکانی جسمی خۆی بۆ گەشەی کرد بێ کە پێوترێ حرامە دە لە قیامەتە تۆڵی و حرامی لێکرێتەوە بۆیە ئینسان هەمیشە مراقبەی خۆی پەروەردگار لەسەر و هەر هەموویە پێشی مراقبەی حکومەت و دام و دەستگاکان و ڕاستە لە وڵاتە ئەوروپیەکان زۆر باشە مامۆستا کۆچەر دەرفەتی بەرنامەکەمان نەماوە زۆر بە خێراییەگەر پێم بڵێ ئایا دەکرێت تاک خۆی بەراورد بکە بە کەسێک کە بۆ نمونام نمونیە دێنێتەوە دەڵێ کاکەوان ژێرزەوی و نەوتەکەیان هەموو دزیوە شکاندنی درەختێک لە باخچەیەک یا شکاندنی گڵۆپێک لە ناو باخچەیە کە چ کاریگەریەکیە بەسەر ئاوەدانبوونەوەی کۆمەلگا. بەڵێ وەڵاهی ئەو جۆرە تێڕوانینانە تێڕوانینێکن زۆر ناکامڵن تێڕوانینێکن کە بەدەر لە سەقافەی عامان باشە من کە حکومەت ئەگەر توانی بێتی ١٩٩ ئەم بەرهەمە ژێرزەوی خەڵکی بۆ خۆی بەکاری هێنابێ بەڵام هەگەر هاتوێ گڵۆپێکی دانابێ خۆ ئەم گڵۆپە بۆ حکومەت خۆی نییە بۆ منەکەم ئیسفادی لێ یەکەم لەبەرەوەی نابێتە هیچ پاساوێ وەکو عەرزم کردی ئینسانی موسڵمان بە تایبەت پەروەدە مەسائیلی فکر مەسائیلی بیرروباوەڕ کاریگەری تەواوی هەیە لەسەر تاکی کۆمەلگە خۆی لەبەر ئینسان هەمیشە بەو شێوازە بژین بەو شێوازە مامەڵە بکە محاسبەیەکی خوایی هەیە لەگەڵ محاسبەیەکی دنیایی موسڵمان هەردوو محاسبەکەی لەسەر شانە هەم دنیای هەم قیامەتی خەڵکێکیش ئەگەر پابەند نەبێ بە محاسبە قیامەتێکە ئەبێ هەمیشە مامەڵە تەندروستەکەی بەو شێوازە بێت چونکە کاتێک گڵۆپێک ئەشکێنێ کاتێک بۆ ئاسنێک ئەشکێنێ کاتێک درەختێک ئەبرێ باشە چ کەڵکێکی لێبینە ئیلاوە نەبێت کە پێناسەی ناخێکی
نەخۆش بکرێ لەبەر ئینسانی مسلمان هەمیشە بەتابێت تاکی کۆمەلگەی کوردەواری کە ڕێژەی و کە باسەکە لە 1995 مسلمانە پابندە بە دینی ئیسلامەوە کەواتە بێ مامەڵەکان بۆ جۆرە مامەڵەکەن حتا ئەگەر من بۆ خۆشم ئەم حکومەتە خراپ بوو بێ ئەبێ وا پەروەردەینەوەکانی خۆم بکەم ساڵانێکی کە ئەمنەوە بێتە سەرتەخت ئەمنەوەی کە من خۆم بۆ خۆم خراپ بۆ حکومەت جۆرە بکەم نەوەکە باینە دوبارە بێتە فەرمانبەر لە شوێنێکە لە دام و دەستگاکە دەوری هەیە ئەبێتە مامۆستا بتوانێت لەم شوێنە و جێگانە خزمەت بە کۆمەلگەی کوردەواری بکە خزمەتێکی پێ بکە بۆ دیان کە لە شاری هەڵبجەوە میوانی تەوەری یەکەمی بەرنامەکەمان بۆ قسەکردن لەسەر پاراستنی مڵکی گشتی و ڕۆشنبیری کە پێویستە تاگەی بێ بۆ مێدیەوەش کە بینەرانی عزیز لە ئاستی خۆیانەوە بەرامبەر بە مڵکی گشتی و تەواوی ئەو پێدراوانەی هەر لە فەرمانگەیەکەوە هەتا سەرۆکایەتی ئەم وڵاتە کە دەبوو ئەوان هێندە هۆشیاریان هەبێ هێندە بەرامبەر بە مڵکی گشتی ڕۆشنبیر بوو نایە ئەوە کۆڵێ بە ئەمانەتەوە تەعاملیان کردایە کە خەڵکی چاویان لەوام کردایە کورد دەڵێ گەوراوە ڕێژێ و بچووک پێی دێدەخا ئومێ دەکەین کە پاراستنی مڵکی گشتی و بوونی هۆشیاری بەرامبەر بە مڵکی گشتی و پاراستنی لەکار بەدەستان و وەزیر و پەرلەمانتار و تەواوی زلهێزانی ئەم وڵاتەوە دەست پێ بکات تا خەڵکیش لە ئاستی خۆی و چاو لەوام بکە بەڵێ ئازان و خۆشەویستانم دەچینە لای ناوبڕێکی کورت و لە تەوەری دووەمی بەرنامەدا پێتانەگەینەوە. عزیزتەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر یاریە ئەلکترۆنیەکان واتە بەگشتی قسە لەسەر یاری ئەلکترۆنەکان دەکەین بە تایبەتی لە ئێستادا کە پەبجی یەکێکە لەو یاری ئەلکترۆنی کە زۆر باوە بەڵام ئایا تاکی کورت ئەوانەی کە شارەزاییان هەیە تا چەندە دەتوانن یاریەکی ئەلکترۆنی دروستکەن ئایا یاری ئەلکترۆنیەکان لە نێوان وڵاتاندا چه پەیامەدێکی لە پشتەوەیە و بۆ چی بەکاردێت زیانیان بۆ مۆبایلەکەمان چۆن بتوانین یاریەکی ئەلکترۆنی لەناو مۆبایلەکەمانە دابەزێنین کە بەپێی ئاست و توانای مۆبایلەکەمان بێت زۆر زانیاریتر لەم تەوەرەدا لەگەڵمان من لەگەڵ زۆر بەڕێز کاک ئەمیر عومەر شارەزا لە یاری ئەلکترۆنیەکان قسە و گفتوگۆی زیاتر دەکەین بەخێر کاک ئەمیر زۆر بەخێر سەرچاومان ئەگەر لێەوە دەست پێ بکەین یاری ئەلکترۆنیەکان زۆر جار کە ناویان دەبین دایک و باوکان یەکسەر ڕەنگە تووڕە بن و بڵێن 24 ساعتە مناڵەکەمان خەریکە پێیانەوە ئایا لایەنی ئیجابیان هەیە؟ پێشەکی سڵی خۆدان لێ بێ سەلام عەلەیکم لێو لە بینەران سوازم بانگێشتا تەکید وەکو هەموو بارەکانی تر لایانی باش و لایانی خراپیشی هەیە بەڵام لە کۆمەڵگەی خۆمانە زیاتر کە ناوی ئەلکترۆنیەکان ئەبێ دەڵێن بۆ چاو خراپە بۆ مناڵ خراپە بەڵام ئەگەر بیری لێ بکەین لایانی ئیجابیشی زۆرە ئایشە لەو لایەنە ئیجابیانە کە ئەوەیە کە ئەم مناڵە لە چەندەها ڕوانێ ئیسفاداکە یەک زۆر چوونە دەرەوەی نامێنێ هەنێک تێکەڵاوبوونی هەنێک کەسی نامێنێ بەڵام بە شەرتێک ئەو با بڵێن کە سوکاری ئەو مناڵە یاریکی بۆ دابنێن وی گونجاو بێت تەنها یاریمانەیە کە فێری دەکات بۆ نمونە لە شوێنێکا گیر بخات چۆن بێتە دەرەوانێ چەندها مەتەڵ و ئەلغاز و لوغزی تێ ئەنجا زمانی ئینگلیزیەکەی بەهێزترەکە هەنێ لەم یاریانە ئۆنلاینن وا دەکات مامەڵە لەگەڵ کەسانی تر بکە قسە لەگەڵ کەسانی تا وڵاتانی تر ئەمە هەم سەقافەت و با بڵێن شارستانیەتیمە بە وڵاتانی ترە ناسێنێ ئەوانش بە هەمان شێوە قسەی لەگەڵاکەن و زمانەکەشی پتەوتر بێ بەڵام لایەنە خراپەکەی بەداخوانێک ئەمە پێویستە هەموو خێزانێک هەموو بەرپرسێک بیزانن ئەویشەوەیەکە سیر ناکە ئەم یاریە بۆ تەمەنی ئەم مناڵە گونجاونیە زۆرێک لە یاریە بەناوبانگەکان بۆ تەمەنی 18 بەرەو سەرەوەی بەڵام مناڵێکیان هەرزەکاری یاری پێدەکە دەبینین هەنێ وشە هەنێ ڕوودا و هەنێ شت ئەبینێ لە یاریەکە یا مێشکی ئەم هەزمی ناکە یا بە شێوێن لە شێوەکان سێرچی بۆکە دەمە دەبێتە هۆکاری وی کە تەماشای شتێ بکە کردەوەی بکە لە تەمەنی ئەوانیە نەتوانێت دەسەڵاتی بەسەرکە بۆیە هیوادارم کە ئاگاداری مناڵەکانیان بن ئاگاداری و کەسانە بن کە بەرپرسن لی چونکە بەشێ لە یاریەکان ئەتوانم بڵێم بە شێوێ لە شێوەکان تونند و تیژی تایە کەسێکی وەکو من کەسێکی وەکو ئێوە لەوانەیە کاریگەری نەبێ لەسەری تایە دەیبینی وەکو با بڵێن ڕووداوێکە بەڵام بۆ ئەو ئەگەری هەیە تاقیکاتەوە ئەگەری هەیە بە دوایە بڕوە بۆی هیوادارم سی تەمەنشوە هەموو یاریەک تەمەنی لەسەرە بە پێی وڵاتان تەرخیصە بەڵام زۆر جار لەگەڵ دیاریکردنی ئەو یاریە بۆ هەمان ئەو تەمەنە ئەم سایتەیە ئەم پەیجەی کە ئەم یاریە دێنێتە بەردەچاوی ئەم منداڵە کۆمەڵی ڕیکلام دێنێ منداڵەکەش لە هەستی وەکۆڵێ فزولیەتی خۆی و حەزەکە کلی لەسەر ڕیکلامەکان بکە کە بەشێ لەو ڕیکلامانە گرتەی سێکسین کە شارەزایانی بواری دەرونی چەند جار لە بەرنامەکە ئێمە هۆشیاریان داوەتە دایک و باوک لەوەی کە ئاگاداری ئەو گرتە یام ئەو ڕیکلامە سێکسیانە بن کە زۆر جار کاریگەری دەرونی زۆر خراپی لەسەر منداڵ هەیە بۆ ئەگەر تۆ بۆ منێکی 25 ساڵ یاریەکی ئاستی خۆم بۆ دابنی بەڵام زۆر جار بینینی ڕیکلامێک لە سوچێکی مۆبایلەکەم و ئایپادەکەمەوە وام لێ دەکا کەوا کلیکێکی لەسەر بکەم بە هەستی فزولیەتی خۆم پشمەنێ ئەوە کە سەرنجام
لەوە چێ ڕوبەڕووی گرتەیەکی سێکسی یام ناشەرعی ببمەوە بە شێوی گشتی ئەوە موبایل لەگرێتەوە یاری موبایلەکان گرێت چکە لە کۆنسڵەکان پلێستێشن 4 بێ ئەکسبۆکسۆن بێ یان کۆمپیوتەر بێ ئەم ڕکلامانە نبینیت بێکومان بەڵام کە ئایپاد و مۆبایل لەگرێ بەدەستیەوە کەمتر طبعا ڕقابەیەکی عام هەیە وادە چاودێریی عامێ لەسەر هەموو یاریەکان ئەوەی کە تۆ باسیەکەی لەوانەیە یاریەک پیشانە یاریەکە ڤیددیوەک پیشان بن کە تۆزێ ئەو نوع ڤیددیوین هەیە بۆی سەرنجی مناڵەکە ڕابکێشێ چەندها پرۆگرامێک کە توانی ئەم ئادە نێڵیت یعنی بۆ نمونە تۆز ئێمە تۆزێ وردەکاریە هەنێ پرۆگرام دەکردنەوانێت کە ئاد نایەتە سەر ڤیددیوەکان بە هیچ شێوەیەک یعنی ڕکلام یاری نایەتە سەری بەڵام بە شێوەیەکی گشتی بەو شێوەیە نییە یعنی بەو شێوە قورسەنیە بڵێ ڤیددیوکە چکە ئەم بۆ نمونە ئەندروید بێ یان iOS بێ آیفۆن بێ نایڵن شتێک کە لە ئاستی با بڵێن چۆنەڵیت سەقافەتی هەموو شارەکان بێنە حتا لە یوتیوبیشە شتێک باسی ڕێگەزپەرستیکە باسی بەدڕەوەشتی بکات ڕێگمە عکرێ بلۆکەکەی ئەوە هەنە یاری هەن ئەوش بە شێوەیەکی مینە ئەتوانی حتا خاوەنینەکە ڕیپۆرتیشان لێ با بڵێ کاکە ئەمە یارەکە بە شێوەیە نیشانی منەیە بەڵام وانە چەنەها ماڵپەڕ چەنەها یاری داخراوە و بە هەمان شێوە لە هەموو ماڵپەڕەکانیش حتا لە ناو مۆبایلەکانیشە سیتینگ هەیە توانین دەستکاری ئەعداداتکەی کەوای لێ بکەیت ئەم مناڵەت چی داونلۆد کات چی داونلۆد نەکە یعنی بۆ نمونە کە ئەم با بڵێن خزمەت گوزاریان با بڵێن ئەم تایبەتمەندی و چالا کرد بە هیچ شێوەیە دەست لێم بۆ یارەکەشان نایکاتەوانی چکە یارەکانیش ڕێتین و تەمەنی لەسەرە بۆیە کەوتۆتەوە سەر دایک و باوەک کە چاودێری مۆبایلەکانیان کرد یوتیوب خزمەتگوزاری چێ دەستی پیانی بە هیچ شێوەیە ڤیددیۆ پیشان نایە کە تونند و دیژیتیایەکە بۆ سەر و تەمەن 18 ساڵە پیشانی نایە هەموو ڤیددیۆکان لابای سڕێتەوانێ هەستەکەی ڤیددیۆی شتیانە بە هەمان شێوە یاریەکانیش بە هەمان شێوەکەچێتە حەزی لە پرۆگرامێکە ڕسمێکی سەرنجڕاگیشی لەسەر دەستی پیانە نایکاتەوە داونلۆد نابێ ئەسڵەن هەن لە ستۆریشە پیشانی نایە تۆ بە جیازەکەت و تۆ بە ئامێرەکەت و تۆ بەم کۆنسڵێکە لە بەردەستای کاکە بە ئەم شتانە پیشانەیە بۆیە جارێکی تر دووبارەیەکەموانێ بەرپرسیارەتی دایک و باوکیانەوە کەسی بەرپرسێتی بۆ دەگەڕێتەوانێ ئەو کۆمپانیانش بیریان لەو شتی و کردوانی پێش ئێمە بیریان لەو گردوتوانێک گەشتێکی وا ڕۆیە تووشی محکەما بن تووشی قەضا بن بۆیە بیریان لەو کردوانێک کە یەکێک داوایشی قەید کرد بڵێ کاکەوتە لە مۆبایلەکەیە هەموو زۆر باشە ئاستی پێشکەوتنی یاری ئەلکترۆنیەکان چۆنە چکە ڕەنگە هێشتا هەندێکمان لە یاری کرمەکە یابین ڕاستەکە تا چه ئاستێک گەسە یاری ئەلکترۆنیەکان پێشکەوتون لە هاوبوارەکانی خۆیان لەسەر ئاسی جیهان یەکەمە لە ڕووی داهاتەوە هاوبوارەکانی بن وەکو سینەما دروستکردنی فیلم بۆ نمونەکو گۆرانی ئەنتەرتەینمنت یعنی چێژبەخشین ئەو بابەتانی کە چێژبەخشینن بۆ نمونە زنجیرە درامەکان کە دەبینن داهاتی ساڵانەی نزیکی 110 میلیارد دلار ئەمەش مانای ئەوەیە ئەم بوارە زۆر پێشکەوتووە هەلیکاری بۆ زۆر کەس دروست کردو یعنی چەندها کەس ئاکتەری ئاساین بەژاری فیلمێکەکە هەیە با بڵێن مهندسی دەنگیە ینی ئەندازیاری دەنگیە بەژاری یاریەکە چکە دروستکردنی یاریەک زۆری پێویستە ئەگەر یاریێک لە ئاستێکی بەرزابێ یعنی لەلایەنی کەمەوە یاری هەبووە سەر و 1000 کەس بۆ 5000 کەس کاری تیا کردووە یعنی بزانم یاریە بەهێسترین فیلمی هۆلیوود یان بۆلیوود باوەڕ ناکەمەوە کەس کاری تیا بکە جگە لە دروستکردنەکەی وەکوتر دەتوانین بیکەینە پیشەیەک و ئایا تاکی کورتوانوێتی لە ڕووی مادیەوە قازانج لە یاری ئەلکترۆنەکان تەمانم بوارەوەنە گەورە بێت هەلیکاریش بە ناڕاستەخۆی زۆر دروستەکە بۆ نمونە تۆ توانی بی بە کەسێکی پەیامێری یاری ئەلکترۆنی ماڵپەڕ ڕێسایدێکی توانێت هەواڵەکان ڕووماڵەکەی یان بەبی بە یوتیوبەرێک لە ڕێگەی ڤیددیۆ یان یاری تاقیەکی توانێت یا بۆ نمونە زۆرێک لە یاریەکان شتی تایە کاڵای تیا ناو یاریەکەیە تۆ توانی کڕین و فرۆشتنی بکەی بازرگانی بکەیتەوە یان سایتێ بکەیتەوانێ بۆ نمونە بە ناڕاستەخۆی چیە تۆ تیشێرتێکە فرۆشی ڕسمی لۆگۆ یاریکی پێوەیە یاریەکە فرۆشی کورسیەکە فرۆشی کورسی گەیمینە بۆی کە یاریەکات پشتی با بڵێن ئازاری پێنەگەیان یان بۆ نمونە کابرای لایڤەکاتەوە لایڤ یاریەکاتەوە کەسانێکی زۆر تەماشایەکەن کۆمپانیەکان پێ دەڵێن کاگەمە ڕکلامێک خێنە سەر ڤیددیۆکە بۆ ئەوی بینەرەکەی تۆش ڕکلامەکەی ئێمە ببینێ پێنج چرکەیەکە دە چرکەیەکیان لەلایەکە و پیشانەیە بۆی ئەم بوارەوە بەرفراوانە کەسانی تریش بە توانم بڵێن میلیۆنان گەنج کە ڕاستەخۆ یاری دروست ناکە بەڵام سوودی لە گەیم بینی و کیلوانە خۆمم باشە بتوانێت بکە بژووی ژیانی و باڵنیە هەوای لە سەپڵاو کاتەوانیان ڕووماڵی بکە یا بۆ نمونە بە شوێک لە شێوەکان لەگە کۆمپانیەکان ڕێکەوە کە من یاریەکەم بڵاو کردەوە تو بەس یاری بۆ پێ بکە علاقی چ نەبێ ئەو دوای ئەوە ڕیڤیوەکەم بۆ بکە ئایارەکە چەنی کۆمپانیا بە هەموو کەس دەڵێت تۆ بەس یاریتکردم ڕکلامەکە بڵاو دەکەمەوە تۆ بەس یاریەکەم بۆ شێوازەکەی جیاوازە لە نمونە بۆ نمونە کابرا لایڤ دەکاتەوە 100,000 کەس تەماشایەکە ئەڵێ بەس یاریەکە بکە نەبڵێ باشە نەبڵێ خراپە نەفەرێکی تر نە ئەڵێ من یاریەکەت ئێمە نمرەی بەرێ ڕێیتینی بکە بە باش و بە خراپ جۆم لێ نیە بەس پیشانی بینەرەکانتی بە یاریی وە بڵاو کراوەتوانێت بەپی گەوری ئاستی تۆ دەگۆڕێت یعنی تۆ تا چەند لە پێشەوە بیت زیاتر کۆمپانیەکان تیشک و چاوە خەنەسەر بەپی شوێنە جوگرافیەکەشت یعنی خۆ توانی پەیوەندی بە کۆمپانیەکانەوە شوێن جوگرافیە مە لە نمونە هەرێمی کوردستان ئەتوانین ئەو
بەرشێکی شانسەمان ناڕاستەوخۆ هەبێت. بۆ نمونە من ئیش یاری ئۆنلاین کە پێویستی بە ئینتەرنێتە کۆمپانیایکی ئینتەرنێتە دەڵێت کاکە دێمە دەزانی بینەرەکانی تۆ گەنجنیان هەرزەکارێنیان ئامەتەن ئینتەرنێت بەکارێنن ئەوی چەی توریشکان ترێت بەکارێنێ ڕکامیش ئینتەرنێت دانێ یان موبایلە دانێ موبایلەکە بۆ یاری بێ بەڵام ئەوی ڕاستەخۆ کۆمپانیایەک بێ بەڵێ هەنێجا ئیمێڵە بۆیەت کۆ دیارێکە بۆ نێرم بەڵام بەداخەوە ماڵێم زۆر بەداخەوە بە حکمی ئێمە لە هەرێمێکا ژینجارێنە بۆ بەدەوڵەت و زمانیشمان باوەڕ پێکراو نییە کەناڵەیە بینەری لە من کەمترە بەڵام لە زۆبەی ئیڤنت و نەکانە بانەکرێت لە بەری بۆ نمونە زمانەکەی ئیسپانیا یان عەربی یان ئینگلیزیە بەڵام تۆزێک بۆ ئێمە زەحمەتە ئەبێ چەند جارێکی مێڵم بۆ کردوون بەس ئەگەر کەسێکیش لە عێراق بانکەن عەرەبێک بانەکەن باوەڕ ناکەم کوردی بانکەم ئیلاقی بە عنسوریەتەوە نییە بۆ شێوێ بەڵام پەیوەندی بە دەوڵەتەوە هەیە دەوڵەتە و باری جوگرافیای تۆ کەمە و نازانن کورد ئەوەنە زۆرێک زۆر باشە کاگەمیر ماوەی چەند ساڵی پێشێسە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە دیمەنی بەشێ لە یاری ئەلکترۆنیەکانیان بڵاوە کردەوە کە پێشبینیەکانی داهاتووی مرۆڤایەتی بە تایبەت دەرکەوتنی دۆناڵد ترامپ و کۆمەڵێ سیناریۆی دیکە و کوشتن و بەڵنگال و سلێمانی ئەمە چۆنیە ئایا ئەمە پێشبینی ئەو کۆمپانیایەیە یان چۆن یاری ئەلکترۆنیەکان توانیوان ئەم پێشبینیە سیاسیانە بکەن کە تا ڕادەیە بە جۆرە لە جۆرەکان زۆر بەشیان هات نەدی من ناتوانم بڵێم ئەمە پێشتر دانراوە و ناشتوانم بڵێم مە سوودفێکی زۆر عجایبە سا بۆ نمونە ڕووداوەکانی 11 سپتەمبەر دوو بورجی بینایی بازرگانی ئەمە جێی قوبوڵ نییە لە چەنەها درامە لە چەنەها یاریە ئەو دوو بینایە نەماون یا ڕووخاون پێش ساڵ یان 2 ساڵ پێش یاریەکە یا بۆ نمونە شەنگار ینی ئەو یاری کە باسی شەنگارەکە 2003-2004 بڵاوکراوەتوانێت کە هێزێکی تیرۆریزم ناو شەنگارەوە دوایەوە هێزی هاوپەیمانی ئەمریکایان با بڵێن داگیرێکات و شەنگار ڕزگارەکات و آخر لە 2003-2004 چی ئاگای لە شەنگار بوو ینی چیاگەی لە کوردستان بوو ینی ئەو نەشەڕ هەبووە نە هیچ هەبووە ئەم پێشبینیکردنیان ئەم سوودفەیە چۆن بوو ئەوەیان نازانە بەڵام زۆر دیمەنی تریش با بڵێن پێشبینی کرا و دوای هاتە بەتایبەتی ڕووداوەکانی سووریا کە ساڵی 2007 یاری کۆڵ ئۆف دیوتی مۆدرن وەرفێری بڵاوکرایەوانێ باسی با بڵێن شۆڕشی سووریا ڕۆشنی ئەسەد بوو لەسەر دیوار بەڵێ نایبن ئەمە زۆر سێری ئەوە دوای چەند ساڵ دوای 4 ساڵەوە ڕوویە یعنی هەنێن جار ناتوانانی پێشبینیەکان هینکە یعنی ناتوانانی بڵی پێشبینی کراوە ناتوانانی بڵی پێشبینی نەکراوە گومانی زۆرتیە کاتە دەبێت زلهێزەکان و ئەوانەشی بەتایبەتی لە پشتی پەردەکانەوە دنیا بەڕێوە دەبن لە ڕووی حکومڕانی دنیاییەوە دەبێت ئەوانە کاریگەریان یان تەنان دەستێوەردانیان لەناو یاری ئەلکترۆنیەکاندا هەبێت باشە تا چەندە شەڕی نێوان سیاسەتی نێوان وڵاتەکانی پێدەکری یاری ئەلکترۆنیەکان من لەوانەیە سا قسێ بکەم خەڵک بڵێت ئەمە شارەزای بواری سیاسی نیە چۆن سیاست من طبعاً زۆر متابعاکەم و ئاگام لە مێژووی وڵاتان و زۆر حەزێک من بۆ بڵێن حەزێک بۆ نمونە لە یاری باتڵفیلدی سێە باتڵفیلدی چوارە باس لە ڕووخانی سینەکە یعنی خەڵک هەستا و خەڵکی مەدەنیە کوژریە و ڕاستەخۆ یاری لە سین مەناکرا سین سوود ئەزانێ ئەم یاری لەوڵاتەکەی بڵاو کرێتەوانێ بە شێوێ لە شێوەکان تۆزێ هەستێک بوو هەنێکەس دووسەکە کە مەزلومە بۆ نمونە مسلمانێ زۆر هەیە لە سین زوڵمی لێکرێ ئەم یاریە دەبێت وی دافعێککە هاکە هەستن یا بۆ نمونە ئەم یاریە تازی کێتەوانێ کۆڵۆدی مۆدرن وەرفێر کە ڕیبوتەکەیەتی رووسیا ئۆتۆماتیکیان بێتاکەشی مەناکری بێتاوەی نوسخەیەکی تاقیکردنەوەی تەجریبیە ئەوەشی مەناکرد لە ستۆری رووسیا ڕێگەیتیانە بووە یاریەکە باسی سووریا کە باسی ئەم ڕووداوانی سووریاکە و کوردیشی تایە ئەم جارە لە نوێترین یاریەکانی کە ڕوبەڕووبوونەوە کوردێکی تایە کچێکی کوردی تایە لە منتیقی ڕۆژاوە سوور ئەزانێ ئەمریکا دژی سووریایە خۆشی هاوپەیمانە لەگەڵ سووریا رووسیا ڕاستە خۆ مەنعی کرد یعنی بەڵێ پەیامێک یاریەکان هەنێجار پەیامی سیاسی ئەگەن لە بەری زۆربەی یاریەکانیش لە ئەمریکا بڵاوکرێتەوانێ زیاتر وانیشانێن کە ئەمان ڕزگارکەری هەموو وڵاتان و ئەمریکا بە دەرەجە یەک دەستی هەیە لە دروستکردنی یاری زۆربەی کۆمپانیەکان لێو بڵاوکرێتەوە دوای ئەوانی یابانی تر یابان و ئەمریکا بەو شوێن کاریگەریەکی لەسەر بە تایبەت ئەوەی کە جەناب دەفەرمی پەیامی سیاسی هەیە ئایا پەیامی ئابووری پەیامی کۆمەڵایەتی پەیامی سەربازی ئەمە تا چەند وڵاتان هەوڵەدەن کاتێک کە ئەمریکا پێی وایە لێدان لە ئێران یا رووسیا ئەمە ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕازیان ئاشتی جیهانی لەناوە بە تا چەند لە ڕێ ئەم جەنگان یاری ئەلکترۆنیانی و دەوێت جەنگێکی دەرونی بەرامبەر بە نەیارەکانی بکە سا بۆ نمونە بەداخەوە بۆ نمونە کە تۆ یاری ئۆنلاین دەڵێ من کوردم هەنێکیان بە ڕەگەز پرسیاڵێ کورد هەڵێ کوردستان عێراقڵێتە تو وا بڵێ ئالێرەیە کە ئەڵی کوردم هەنێجار یاری لەگەڵا ناکە یان بڵێ لە عێراقم یاری لەگەڵا ناکە بۆ ئەو وێنەیەکی لە
مێشکایەکە ئەم منتیقەیەکی تیرۆریستن و ئەم منتیقەیە ئاژاوەگێڕیتیایە و خەڵەکەی شاخن و یان بۆ نمونە دوو لە ڕوودەم دوڕووی بینەران بەس بە سوار حشترەوە ڕۆن و سەحرایە و تەشید بن لەوە بەشێک لە کۆمەلگا چەند پێشکەوتون ئەو کۆمەلگای ئەوروپی ئەمریکا تێگەیشتووە کە ئەم منتیقەیە هەمووی ئەوەیە بۆیە زۆر ڕۆڵ ئەبینەیە کە تۆ با بڵێن وێنەیەکی لاواز وێنەیەکی نەمەڵتین خراپ نیشانی وڵاتانی تر بیت تا ئێستا سەحالیان چۆن گۆڕاوە هەنێ وڵات عەرەبیەکان ئیڤێنتی تیاکرێتەوەوانێ شوێنی سیاحی تیاکرێتەوە بەرەبەرە بۆ نمونە لەکرە وڵاتانە ئیماراتە قەتەرە حالیان قەتەر کاسی عالەمی 2022 با بڵێن ڕووماڵەکات و لەناو خاشی ئەوایە بەرەبەر ئەزانن کە ئەم وڵاتانە وانە بەو شوێنێک وێنەکرا بەڵێ وێنێکی زۆر هەنێجار لاواز ئەوانش لەوانەیە نەزانینی ئەوان یعنی بۆ کۆمپانیەکە نازانێرە چۆنە یان تیمێ نانێرێ بچکە هەنێ لە یاریەکان تیمە نەرم بۆ هەموو شوێنەکان بووی جەوی ئەو یارێ بابەتەوە و زۆری شاری داوای لەسەر قەید کراوە کە بەشێکی ناشرین باسی کۆمەڵێکی کردووە باسی گروپێکی کردووە باسی لەوانەیە دینی کردووە چەندەها یاری مەنع کراوە یان ئەو بەشەی لێ بڕۆکە باسی دین کراوە بە تایبەتی دینی ئیسلام کە زۆر یاریەکانە باس کراوە هەنێجا بە شێوی باش باس کراوە بەڵام خراپ شکاوەتوانێت زۆر باشە بابینە سەرەوەی کە ئایا یاری ئەلکترۆنیەکان ئێمە لە موبایلێکمان بەدەستەوە بێ کۆمپیوتەرێکە لە خۆمانەوە بگەڕن و سێرچکەین یاری ئەلکترۆنی داونلۆدکەین تا چۆنە مەترسی هەیە بۆ سکیۆریتی موبایلەکەت یان کۆمپیوتەرەکەت هەچ ئامێرێک پێم مەڵێ ئایفۆن ڤایرۆسی تێناچێت هەچ ئامێرێک کۆنێکتی ئینتەرنێت کرێ بەپی ئەو زانیاریەکەمی هەمە محەڕەزە هەچ ئامێرێک چونکە ڤایرۆسەوە نییە موبایلەکەم کاتە یاری ئەلکترۆنیەکان وەکو چەڵەیەک بەکاری دێن بۆی کە هاکتکن یاخود بێنە ناو ئەوە تا حدێک بۆ نمونە هەنێ گروپی هاکر کۆمپانیا ناتوانێت کۆمپانیا بەرپرسی بچووکترین هەڵەیە دوجار منێکی ینی ناشارەزا لایەتی نازانم ئەمە کۆمپانیایەتەنە ئایکۆنێکی یاریەکە دەبینم و کلیکی لەسەر دەکەم ئەوە دەکرێتەوە سەرخۆت بۆ نمونە لە ماوەیە فەیسبوک خاوەنی فەیسبوک چۆوە بەرامبەر دادگا و پیوترا بوو کە زانیاری چەنەها بەکارهێنەری بڵاو کردبوویان یابووی بە هەنێ سایتریان با بڵێم ئەو بڕێگرە نەبوو کە ئەم زانەرە بڵاو نەکرێتەوانێ بۆیە لە سەرەتا و لە کۆتایی کاتێ هەر یاریە داوڵۆ دەکەی ئەکسپتێکی تایە ئەڵێت و بەمانە ئەگریان لە ڕازیت قوبوڵ یەکەیت ئەبی سایانە بخوێنیتەوانێ کە خوێنتەوانێ و موافقە و کرد ئۆتۆماتیکیان خۆ بەرپرسی بۆیە ئەبێت زۆر ورد بین یاری داوڵۆ دەکەی ئەچتە پرۆگرامێکەوانێ ئاگاو لە داتاکان و زایر چۆلەوانێ کۆمپانیا بەکاری نێنێ کەسێکی تر کە لە پاڵتایە شارەزای پرۆگرامە بێت با بڵین سەغرەیەکی تاب دۆزێتەوانێ لە دژی تۆ بەکاری بێت زۆر باشە کاتێک یاریەک داونلۆد دەکەین سیر دەکەین لە مۆبایلەکەمە زۆر قورسە نایخوێنێتەوە ئایا چۆن بزانین ئەم مۆبایلە ئەم یاریەکە داونلۆدیەکەین بە ئەندازەی قەبارەی مۆبایلەکەمانە بە تایبەتی خاوی ناکاتەوە یاخود داخی ناکەوە مۆبایلە بەدەست ئەتوانین پێشەوە یەک سێرچ بکەین بڵین ئەو داواکاریەکی لە گوگڵ و داواکاریێکە مۆبایلی ناوی مۆبایلەکە لەگەڵ یاریەکە و چی پێویستە پێ دەڵێت کە مۆبایلەکەی تۆ لە چ ئاستێک بە ڕامی چەند بێ پرۆسەسەری چەند بێ با بڵین معالجەکانی چی بێت با بڵێن جوڵەن بەڵێن بە شیکەرەوەکانی بۆ ئەوەی بتوانێت ئەم یاری ئیش پێ بکات ئەگەر یارەکی ئیش پێ نەکرد هەر داونلۆد نابێت هەنێ مۆبایلێک کۆنەکان کە هەنێ یاری بۆ نمونە فۆرتنایت داونلۆد نابێت پابجی داونلۆد نابێت ئەڵێ مۆبایلەکەی تۆ دیڤایسەکەی تۆ پشگیری ئەم یاریە ناکات بۆ توانی سێرچکەی جگە لە پابجی بەناوبانگترین یاری کە ئێستا خەڵک و بەتایبەتی کۆمەڵگەی ئێمە سەرقاڵ بە پێوەی چی وچین بۆ نمونە فیفا کۆڵ ئۆف دیوتی فۆرتنایت پابجی هیچ لەگەڵیە و هەنێ یاری تریشن کە لەوانەیە خەڵەکەر پابجی و فۆرتنایتی لە بەرچاوی بەڵام چەندەها یاری تریش هەیە ئەکرێ بۆ نمونە یاری ڕێدێدە یاری چیرۆکی ئۆنلاینش یاری گادۆڤارەکە ئەم یاری گادۆڤارە چەندەها جار بە ناوی دینەوە جرایەتیەکراوە یان دژی دینە و نازانم چی و ئەگوڵتم یعنی هەنێ یاری هەیە زۆر ناوبانگی زۆر دروست کردو و هەتا کاریگەری لەسەر ئێمەشە بوو چەند ساڵێکە باس ئەکرێتەوانێ و ڤیدیۆ لەسەر دروستەکرێ بەداخوانێ ناحاڵنی یعنی یاری زۆر کاگەمیر لە سەرەتاوە دیار بوو جەنابەت باست لە هەردوو لایەنی ئیجابی و سلبیەکەی کرد لە هەرێمی کوردستانە هەمیشە ئێمە دەگوترێ بەر لەوەی کە هۆشیاری یان بۆونە کە تەلۆکێکی هۆشیاریمان هەبێ بەرامبەر بە هەر شتێک خێرا ئێمە داخڵی تەکنەلۆژیا و مۆبایل و یاری ئەلکترۆنیەکان بوون لە هەرێمی کوردستانیش زۆر جارە بینین کە بەشێ لە گەنجان یاری ئەلکترۆنیەکان کاریگەریان لەسەر بیرکردنەوە و کاردانەوەکانیان هەبوو یانی لە کاروکردەوە و قسەکردنیانە تا چەند ئێمە پێویستە هەوڵ بدەین لایەنە سلبیەکان ئایا گەنجێکە یاری ئەلکترۆنیەکانەکە با کاریگەری لەسەر کاردانەوە و هەڵچوون و تووڕەبوونەکانی نەبێ و سەرنجام دەستی نەچێتە خوێنی برادێکەوە کە لە هەرێمی کوردستان چەند حاڵەتێکی لەو شێوەیەمان بینی کە هەر لە بەرامبەر پۆلیزیان پسپۆڕانی بواری دەبنی ئاماژیان بە کاریگەری یاری ئەلکترۆنیەکان کردووە لەسەر بیرکردنەوەی ئەم گەنجە
لەوانەیە ئەم قسەیە بە هەموو شوێ یان بە شوێ پێچوانی قسەکەی بەڕێزت بێت بەداخوانێ ئەوانەی کە لەم بوارەیە کارەکەن باری گەیمنە ئەوانی کە علاسەس دەڵێن یعنی ئەمە چالاکوانن و بزانن ئەم کەسە بۆم کێشەی کردووە ئۆتۆماتیکیان یان سێ شتەخەنە بەردەم کەسە هیچ لەوانە ڤیدیۆ گەیمە کاریگەری ڤیدیۆگەیم بەسەر نەبووە ئەی بۆ ناڵی کاریگەری برادری خای بەسەر نەبووە ڤیدیۆگەیم بۆ شێوەیەنی یعنی حتا لە جیهانیش ژمارێکی زۆر کەم تۆمار ئەکرێت کە کەسێک دەستی چوو بێتە گیانی کەسێکی بەڵام ئەو ڕووداوی نیوزلەندا هەر هاوشێک تۆمت لەوەکو یاری ئەلکترۆنیەکان وایە کە چەکەکانی ئەگۆڕێ و کامێرەکەی خاتە سەریان بەجێ لە جۆرەکان هەر چەند فیلمی وامانەیە چەند با بڵێن فیلمی سینەمایمانەیە بە هەمان شێوەیە بە شێوەی گیرەوە چەند درامامانەیە چەند ڤیدیۆی کورتمانەی لە یوتیوب بڵاوکراوەتوانێت کە باسی بۆن و پەیند بۆڵ ئەمەی کە چنە شوێنێکوانێ و تەقەلی یەکتریەکەن کە با بڵێن تۆپەکە فڕێ بووە ئەوی بەری کوێ نا ڤیدیۆگەیم وێنەدانەوەیە کە خۆت یاریش بێگی بەڵام خۆ تۆ تەماشای هەنێ بابەتی تریشکی هەر کاردانەی خراپی لەسەر بێ و ئەو کابرایی ئەو کردداری کردووە لە تەمەنی باڵغبوون زۆر زیاترە بۆیە ڕاستە خۆ تۆ ناتوانانی ڤیدیۆگەیم بکەین کاتێک کاریگەری هەیە قسەکەی تۆ لەو کاتەیە ڕاستە کە ئەم کەسە زۆر یاری کرده بێ زۆر ئالوودە بوو بێ ئەوەنە چوو بێتە ناخێوانەوەنە حەزی لێ بوو بێت دوای ئەو هەموو پاڵنەرێکی بۆ دروستە بێت کە بێت دوواری کاتەوە و تەمەنە مناڵەکانی شارزەکار و مناڵ زیاتر ئەماکە لەبەر یاریەکە بۆی کونجاو نەبووە واتەیە وەکو شارزانی گەیمینگی هێشتا لەگەڵەوەیانین کە هیچ کەس ئالوودە بێ بە یاری ئەلکترۆنیەکانەوە ئالوودەبوون لە مشتی خراپە ئالوودەبوون شتێکی زۆر خراپە چکە تۆ بۆ دەستت خراپە بۆ ئالوودە بە بەخەوە خراپە هەموو شتێ بالفعل حتا بە خواردنەوەوانە کێشە زیاکەەوە ئیلا آخری حتا عیبادەتیش کاتی خۆی هەیە ئیشیش کاتی خۆی هەیە ڤیدیۆگەیمەکان با دوور باسە سپادەکان بکەین بۆ نمونە تۆ لە ماڵە لە ئیشی دیتەوانێ هەیەچێت پیاسەیەکەکە کەواتە لە 24 کاتژمێرەکەی شەو ڕۆژدا گەنجی ئێمە بە شێوەیەکی یاسایی دوور لە ئالوودەبوون دوور لە وەکوڵێ لەسەر حسابی پەیوەندی کۆمەڵایەتەکانی خۆی تەعاملکردن لەگەڵ خێزان مناڵەکانی خۆی ئەو کاتە چەندە کە پێویستە بۆ یاری ئەلکترۆنیەکانی دابنێت ئەگەر ئیشوکاری تری هەیە و تەنها بۆ وەسیلەیەکی تەرفیهە ئینتەرتێنمنت چێژبینینە سعاتێ بۆ 2 سعات زۆریشە بەڵام ئەگەر من کەسێکم ئیشەکەم ئەوەیە جیاوازە بەڵام ئەگەر یەکێک نا ئیشوکاری هەیە و پابەندی هەنەیە کە بە پرسیارەتی ترە سعاتێکیان بۆ 2 سعات کافیە خۆ هەر 5 سعاتێکیش دانەسێ بە دیاری موبایلەوانێ یان موبایلەکەی بەدەست ئینتەرنێتەکە بە سعاتێ بۆ 2 سعات کافیە بۆ مناڵەوانەیە زیاتر لە بەرەوەی کاتی بەتاڵی زۆرترە بەڵام بۆ کەسێکی بەرپرسیار سعاتێ 2 سعات چێژی خۆی دەبینێت زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاکە میرۆمەر شارەزار لە یاری ئەلکترۆنیەکان سپاس بەخشی سپاس دەکەین بینەرانی عزیز دەچینە لای ڤیدیۆکانیەوە کە جارێکی تر هاوکارمان دانیارەزەدین لە ئەڵمانیاوە ڤیدیۆیەکی بۆ نردوین کە یەکێکە لە گوندەکانی سەرسنووری نێوان ئەڵمانیا و فەڕەنسا با پێکەوە بینەری ڤیدیۆکانیەوە بین. قال أكذبتم بآياتي ولم تحيطوا بها علما أم ماذا كنتم تعملون ووقع القول عليهم بما ظلموا فهم لا ينطقون ألم يروا أنا جعلنا الليل ليسكنوا فيه ألم يروا أنا جعلنا الليل ليسكنوا فيه والنهار مبصرا إن في ذلك لآيات لقوم يؤمنون ويوم ينفخ في الصور ففزع من في السماوات ومن في الأرض إلا من شاء الله وكل أتوه داخرين وترى الجبال تحسبها جامدة وهي تمر مر السحاب صنع الله الذي أتقن كل شيء إنه خبير بما تفعلون.
بێگومان دیاردەی ڕق لێبوونەوە و خۆشویستن هەر لە ئاینی پیرۆزی ئیسلامیشدا گرنگێکی زۆری پێدرا و لە بەشێ لە زانایان و مفەسیران بە تایبەت سەید قوتب بە ڕەحمەت کە بە وەلا و بەڕام ناوی دێنێ و کاری زۆری لەسەر کردووە هەر لە ئیبن تەیمیەوە بە ڕەحمەت بێت تا ئێستاش زانایان کاریان لەسەر کردو بێگومان خۆشویستن و ڕق لێبوونەوە بەرامبەر بە کردەوەی بەشێ لە مرۆڤەکان ئەمە هەر لە دێر زەمانەوە کە پێغەمبەری پێشەواشمان صلی الله عليه وسلم بەرامبەر بە خەڵک هەمیشە خۆشەویستی دەربڕیوە بۆیە غاندی دەڵێ ئەوەی کە محەممەدی صلی الله عليه وسلم بردۆتە دڵی ملیارەها خەڵکەوە زەبری شمشێر و جەنگ و کوشتن نەبووە بەڵکو و نەرمونیانی و خۆشویستن و حب و محیبەتەکەی بووە. مامۆستا سەعیدی نورسیش ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بکەی لە زانا کاریگەرەکانی کوردە فەرمێ ئێمە گیان فیدای خۆشەویستین کاتی دوژمنایەتی کەسمان نیە. بۆ قسەکردن لەسەر دیاردەی ڕق لێبوونەوە و خۆشویستن بە تایبەت لە ڕوانگەیانی پیرۆزی ئیسلامەوە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەحمەد محەممەد بانخوازی ئیسلامیمان کردوکە لە چەمچەماڵەوە دەبێتە میوانی ئەم تەوەرەی بەرنامەکەمان. مامۆستا سڵاوت لێبێ و سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەت بەخشیوە. ئێمە چۆن وەکو موسڵمان تعامل لەگەڵ هەردوو دیاردەی ڕق و خۆشەویستی یا ڕق لێبوونەوە و خۆشویستن چۆن تعامل بکەین و چۆن لە ژیانی خۆمانە ڕەنگی پێ بدەینەوە. بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خوای پەروەردگار لە ئێوەی بەڕێز و خۆشەویستیش بێت. دیارە مەسەلەی خۆشەویستی و ڕق لێبوونەوە لە سەر بنەمای بەرژەوەندی و زیان ئەبێ ئینسان دەستنیشانی کا و دیاری بکات. چونکە بەڕاستی ئەمەی مرۆڤ کە خوای پەروەردگار دروستمانی کردووە لەم بوونەوەرەیە بێگومان لە قسەکانمانە لە کردەوەکانمانە لە هەڵس و کەوتەکانمانە و لەم دنیایی کە لە چواردەورمانە کۆمەڵێشت هەیە لە بەرژەوەندی مرۆڤە بەڵام کۆمەڵێشتیش هەیە لە زیانی مرۆڤایە. ئێمە بەردەوام ئەبێ بەدوای ئەو شتانەیە بگەڕین کە لە بەرژەوەندی مرۆڤ ئەشکێنەوە و بە سەحەت و بەرژەوەندی مرۆڤی تایە ئەم شتانە هەر هەمووی ئەبێ خۆشەویست بێ لای ئێمە. جا ئەمانە کردەوە بێ قسە بێ گفتار بێ ئەگەر هاوڵاتیانی دەوروبەرمان بێ ئەگەر حتا لە مەخلوقاتی دەوروبەرمان بێ پێویستە ئینسان دایمە بەدوای ئەو شتانەیە بگەڕێ و دەستنیشانی بکە کە چی شتێک بەرژەوەندی خۆتی تایە لەم دنیاەیە و چی شتێ زەرری تایە. وەخوای پەروەردگاری جەلە جەلالوه سەیرەکەی هەر لەسەر ئەو ئەساسە و لەسەر ئەو بنەمایە خۆشەویستی و ڕقوکینی بۆمان دیاری کردووە کە ئێمە پێویستە خۆیان پێوە بگرین. وەکو کردەوەکان سەیرەکەی کۆمەڵێک کردەوە هەیە خوای پەروەردگار کە دایناوە بۆ مرۆڤ کە مرۆڤ ئیلتیزامی پێوە بکە. ئەم کردەوانە هەمووی لە پاشە ڕۆژە لە بەرژەوەندی مرۆڤە ئەشکێنەوە. بۆ نمونە ڕاستگۆیی ئەگەر هەموو سەر زەوی خوو بە ڕاستگۆییەوە بگرێ ڕاستگۆیی بەرژەوەندی مرۆڤەکانی تایە. بۆیە ئەم کردەوەیە ئەبێ مرۆڤ خۆشی بوێ. بەڵام لە بەرامبەرە درۆکردن کە کردەوەیە کە زیان و زەرەر ئەگەیەنێ بە مرۆڤەکان و پاشە ڕۆژێکی خراپی چاوەڕوان لێ ئەکرێ ئەبێ مرۆڤ ڕقی لەم کردەوەیە بێتەوە. و هەروەها ناو مرۆڤەکانی شابە هەمان شێوە خەڵکانێک هەن سیرەکەی کە هەڵسوکەوتیان لەگەڵا ئەکەی تەسەڕوفاتیان لەگەڵا ئەکەی ئەبیتە دۆست و برادەریان کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ المەرء علی دین خەلیله فلینظر ئەحدکم من یخالل. ئینسان لەسەر دینی هاوڵەکەی خۆیەتی. ئێوە سیرکەن بزانن لەم دنیاەیە چێ ئەکەن بە هاوڵ و برادەری خۆتان. برادەرێک کە تۆ ئەزانی ئەیکەی بە برادەر و دۆستی خۆت لە بەرژەوەندی تۆیە ئەشکێتەوە ئەم برادەرە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ برادەری چاک مرۆڤی چاک وەکو عەتر فرۆش وایە کاتێک کە لێی نزیک ئەبیتەوە ئەگەر عەترەکەشی لێ نەکڕی بەڵام بۆنی خۆشت بەسەرادێ. جاری وا هەیە خەڵکێک تۆی خۆش ئەوێ بەس لەبەر ئەوەی برادەرەکانت خەڵکی چاکن لەگەڵ خەڵکی خراپە ناگەڕی. بەڵام بە پێچەوانەشەوە ئەگەر سیرکەی کاتێک کە برادەرێکی خراپت بوو ئەو برادەرە خراپە وەکو ئاسنگەرێک وایە کە لێی نزیک بوویتەوە ئەگەر نەشت سووتێنێ پڕنیشکی ئەو کوورەیە بەرتەکەوێ و ئاسەواری پڕنیشکەکەت پێوە دیارە. بۆیە جاری وا هەیە خەڵکێک ڕقی لێت ئەبێتەوە تەنها لەبەرەوەی ئەڵێ برادەری خراپت هەیە و لەگەڵ برادەری خراپە هەڵسوکەوتەکەی پێم خۆش نییە ئەوانە برادەری تۆ بن. کەواتە ئێمە
تاکە بنەمایەک ئەتوانین کە دیاری بکەین بۆ مەسەلەی ڕقلێبوونەوە و خۆشەویستی بریتە لە ئەوەی ئێمە بگەڕێن بە دوای ئەوەی بزانین لە هەموو کار و کردەوە و هەڵسوکەوتی ڕۆژانەمانە لە قسە و گفتارەکانمانە چی شتێک لە بەرژەوەندی ئێمەی مرۆڤ خوای پەروەردگار دایناوە خۆشمان بوێ و چی شتێکیش زەرەر و زیانی ئەگەڕێتەوە بۆ سەر مرۆڤ ئەبێ ئینسان ڕقی لێ بێ خۆی لە دوورخاتەوە. زۆر باشە مامۆستا، ئایا تاکی مسلمان دەبێت دەوروبەرەکەی یا خەڵکی بەگشتی خۆش بێ، بەڵام ئایا ڕقلێبوونەکەی لەسەر کردەوەکە بێت تا و کاتە کە کردەوەکەی کۆتایی پێدێت یا خۆت لەگەڵ کردەوەیەکی خراپ دەبێت ڕقیش لە کەسەکە هەڵگرین ڕەنگە بۆ هەمیشەیی بێت؟ لە ئەسڵا ئێمە ڕقمان نابێت لە مرۆڤ بێت، وەکو کۆی گشتی خوای پەروەردگار جەل جەلالەهو ئەو تەوجیهاتانەی کە بە ئێمەی گەیانوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە بە ئێمەی گەیانوە، ئەگەر ئێمە وەکو خودی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەڵسوکەوت بکەین و ئەو ڕەوشت و تەسەڕوفاتانەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەی بووە ئێمەش بمانەوێ ئاوا هەڵسوکەوت بکەین، ئێمە ڕقمان لە خودی مرۆڤەکان نییە، ئێمە ڕقمان لە کردەوە خراپەکانە، ئەو کردەوە خراپانەی کە بەزەرەر و زیان ئەگەڕێنەوە سەر ئینسان لە دنیا و لە قیامەتە. چونکە ئەمە ئەگەر سەیری بەڵگەی بکەین لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چەنەها مرۆڤ هەبووە زۆر خراپ بوونە، زۆر کردەوەی خراپیان هەبووە، بەڵام پێغەمبەری خوا زۆر هەوڵی داوە ئەمانە هیدایەت وەربگرن. ئەگەر پێغەمبەری خوا ئەم مرۆڤەی خۆشنەویستایە نەیویست هیدایەت وەربگرێ، ئەگەر پێغەمبەری خوا ڕقی لە مرۆڤە بوایە حەزی ئەکرد بمرێ و بەم بێدینیە بمرێ و بچێتە جەهەنەمەوە. بەڵام نیشانەی ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم سوور بووە لەسەرەوەی کە هیدایەت وەربگرێ و بچێتە بەهەشتەوە و خوای پەروەردگار لە خۆی ڕازیکە، ئەوە نیشانەی ئەوەیە کە خودی مرۆڤەکەی خۆش ویستووە. بۆیە ئەو خەڵکانش کە خراپ بوونە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەکو دڵسۆزێک، وەکو باوچێک، وەکو ناسیح ئەمین کە لە حەدیثا ئەفەرمێ من کەسێکم هاتووم ئەمینم دەستپاکم بەرامبەر بە ئێوە و ئەمەوێ ئامۆژگاریتان بکەم ڕێگەی باش بگرنە بەر بۆەوەی پاشە ڕۆژتان پاشە ڕۆژێکی باش بێ. ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە بەڕاستی ئەمە نابێ ڕقمان لە خودی مرۆڤەکان بێ، ئەبێ ڕقمان لەو کردەوە خراپانە بێ کە لە ئەو مرۆڤانە بەرەو خراپەکاری ئەبە. زۆر باشە مامۆستا، زۆر جار ڕقبوونەوەشمان لە خودی کردەوەی تاکێک دەبێتە هۆی پچڕین و دوورکەوتنەوەمان لە تاکەکەواتە لەبەرەوەی کە تاکێک کاروکردەوەیەکی خراپی تیا ڕوویداوە ئێمە ئیتر تەرکی عەلاقە و پەیوەندیە کۆمەڵایەتەکانی خۆمان و حتا بینینی لە بازار و لە نێو پاس و شوێنە گشتەکاندا وەکۆڵی ڕووی خۆمان وەرەگەڕین لە کاتێکا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تا آخر سات لەگەڵ جوولەکەیە تەعاملی کردووە لەگەڵ ئەبوو سوفیان و ئومەیە و نازام سەهلی کوڕی ئەمر و ئەبوو جەهل و ئەمانە. مەبەستمەوەیە ئایا کاروکردەوەی خراپ لە کەسێکە ئەبێتە هۆکاریەوەی کە ئێمە تەرکی پەیوەندی بکەین لەگەڵ ئەم مرۆڤەدا. مەبەستمەوەیە چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنانەت ئەو ساتەش کە ڕقی لە کردەوەی کافران بووە کردوێتی هۆکاری بانکردنیان بەرەو پەیامی خوا و ڕێزیشی گرتوون و ڕووی خۆشیشی لەگەڵا نواندون. ئێمە بێ گێنین چاکە و خراپەی مرۆڤ بەراورد بکەین. ئایا ئەم مرۆڤە چەندێک چاکە لە ژیانیان هەیە پێش هەموو شتێک، ئەمە زۆر ئەساسە. چەندێک کردەوەی چاکەی هەیە و چەندێک کردەوەی خراپەی هەیە. باشە ئەگەر مرۆڤێک لە 185 تەمەنی چاکە بێ بەڵام لە 115 تەمەنی خراپە بێ، ئەکرێ ئێمە ئەو 85 بفەوتێنین و ئەو 85 زەربی سفر بکەین کە لە 185 ژیانی ئەم مرۆڤە چاکەکاریە لەبەر خاتری ئەوەی لە 115 ژیانی خراپەیە کە ڕەنگە نەشکاتە لە 115. بەڵام بە پێچەوانەوە کاتێک کە سەیری ئەکەین خوای پەروەردگار جەل جەلالەهو کردەوە چاکەکانی مرۆڤ 1/10 حسابی بۆ ئەکا، بەڵام کردەوە خراپەکانی 1/1 حسابی بۆ ئەکا. بۆیە ئەگەر مرۆڤێک یەک جار کردەوەی چاکە بکە 10 جار کردەوەی خراپە بکە، لای خوای پەروەردگار ئەم کردەوانە بەرامبەر یەکن، چکە بۆ چاکەکەی 1/10 بۆ حساب کردووە بەڵام خراپەکەی 1/1 بۆ حساب کردووە، کەواتە یەک چاکە بەرامبەر 10 خراپەیە لای خوای پەروەردگار. ئێمەی مرۆڤ زۆر غەڵەتمان هەیە لەوەیە کە مرۆڤێک ڕەنگە هەزاران کردەوەی چاکەی هەبێ، هەزاران سیفەتی چاکەی هەبێ، بەڵام یەک کردەوەیەکی خراپی ئەبێ، ئێمە تەنها لەسەر ئەم کردەوە خراپە زەربی سفری ئەکەین. ئەمە بەڕاستی غەڵەتێکی زۆر گەورەیە. ئینسان ناکرێ ئاوا
تعامل لەگەڵ خەڵکا بکات. زۆر باشە مامۆستا لەم ڕۆدا شتێکی دیکە هەیە کە هەمومان بە ڕوون و ئاشکرا باسی کەین ئەویش حزبایەتی و سیاسەتە. زۆر جار لە پێناو ئەو سیاسەتەی کە ئەمڕۆ من بە دڵمە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دژمنایەتی لەگەڵ هاوڕێکەم لەگەڵ دراوسەکەم لەگەڵ مامم یا خاڵم دروست دەکەم لە پێناو حزبایەتیدا. ئایا چام ڕقلێبوونەوەی لەگەڵ هاوڕێکەم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دروستی دەکەم وچە و خۆشەویستی لەبەر سیاسەتەکە دەرێ بڕم بۆ فڵان سیاسی دەبێت لەسەر مەبنای چی بێت؟ ئایا دەبێت لەسەر مەبنای چاک و خراپە بێت؟ ئەگەر یا زۆر جار دەوترێت لەگەڵ کێت خۆش بێ لەگەڵ فڵانەکە سا حەشر دەکرێت. ئایا ئەمانە چۆن دەبێت ئەمەی مسلمان لی بە هوشیار و بە ئاگابین؟ جارێ ئەوەی کە ئەفەرمێ چێت خۆش بێ لەگەڵ ئەوەیە حەشر ئەکرەی مەبەست پێی ئەوەیە کەسێک کەوا تۆ خۆشت ئەوێ و تەواوی وەلای خۆتی پێ ئەدەی. بەڵێ فعلەن ئینسان تەواوی وەلای خۆی بدا بە هەر کەسێک ئەو کەسە لە ڕۆژی قیامەتە لەگەڵ ئەوە حەشرەکرێ بەو واتایە کە تەواوی وەلای خۆتی پێدەی. ئێمە وتمان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مرۆڤەکانی هەموو خۆش ویستووە حتا ئەوانەی کە خراپیش بوو نەخۆشیانی ویستوە ڕقی لێیان نەبووتەوە بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەلای خۆی نەداوە بۆ مرۆڤەی کە خراپە واتە نەهاتوە بیکاتە سەرپەرشتیاری ژیانی خۆی و بڕیاری خۆی بخاتە بەردەسی ئەوەوە بەڵکو وەلای خۆی داوە بە ئەو مرۆڤانەی کەوا چاکن و ڕێگەی چاکیان گرتوۆتە بەر و بەرەو چاکە ڕۆیشتون و هەروەها وەکو بۆن فرۆشێک دایمە بۆنی خۆشیان لە چواردەوری خۆیان بڵاو کردوێتەوە. بەڵام مەسەلەی حیزبایەتی یا مەسەلەی سیاست یا ئەگەر لە حیزبایەتی و سیاسەتیش بینە دەرەوە حتا ئێستا وەی کە نەخۆشیەکی زۆر گەورە خەڵکی گرتوێتەوە مەسەلەی تۆپێن یاریەکە خەڵک ئەم یاریە ئەکا بۆ ئەوەی وەکو وەرزشێک بەکاری بێنێ لاشەی ئیسفادەی لێ بکە بەڵام ئێستا بۆتە جێگەی دروستکردنی وەلا و بەڕا جێگەی دروستکردنی خۆشەویستی و ڕقوقین. زۆر جار ئەبیستین کە کەسێک لایەنگری فەریقێکە تیپێکی تۆپێنە لە وڵاتێکی خارجیەوە کەسێککە لایەنگری تیپێکی تری تۆپێنی ترە کە هەر لە کەسوکاری یەکترن. من جار وایە بیستومە لە بینی ژن و پیاوە شەڕ ڕووی داوە گەیوەتە ئەوەی پیا و خێزانی خۆی تەلاق داوە لەسەرەوەی وتۆتی لەخوا بە زیاد بێ پێم خۆش و بەرشەلۆنە گۆڕی کرد ڕیال مەدرید دۆڕا. ئاخر ناکرێ بەڕاستی ئینسان لەسەر ئەساسی تۆپێنێک کە جا بۆ مەسەلەی سیاسەتیش بە هەمان شێوە مەسەلەی حیزبایەتیش بە هەمان شێوە ناکرێت تۆ من کۆمەڵی ئیسلامیم بڵێم وڵا هەر کەسێک کۆمەڵی ئیسلامی بێ من خۆشمەوێ بە چاک و خراپێەوە هەر کەسێکش غیری کۆمەڵ بێ من ڕقم لێتی بە چاک و خراپێەوە. ئەمە بەڕاستی غەڵەتێکی زۆر گەورەیە. ئەشێ خەڵکێک هەبێ لە ناو حیزبێکی ترە غیری کۆمەڵ تەقوای زۆر زیاتر بێ لە مرۆڤێک کە لە ناو کۆمەڵی ئیسلامیایە. زۆر باشە مامۆستا بێگومان خۆشەویستی من لەو بوارەیە زۆر سپاسی خواکەم لەسەر ئەوەی کە بەرامبەر بە دڵ و دەرونی ئەوانی دیکە زۆر جار ئێمە لە کۆمەلگەی خۆماندا شەرمەکەین ینی بە بەرامبەرەکەمان بڵین خۆشمانەوەی تا ئەبوو منە خێزانمان برادەرەکەمان کە ئیعلانکردنی خۆشەویستیش بە پێی فەرمانی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم سنەتێکە کە پێویستە کاتێککە کابرایەک بە پێغەمبەری خوا فەرمێ فڵانە کەسم خۆش دەوێت دەفەرمێ بڕۆ پێی بڵێ و خۆشی لە نێو جەمعی یاران یاف بە شانازیەوە فەرموویەتی من عایشەم لە هەموو کەس خۆشترەوێ. ئایا تا چەند پێویستە لە پێناو زیاتر وەکوڵێ تونند و تۆڵکردنی پەیوەندی نێوان خۆمان و وابەستەبوونی دڵمان بەوانی دیکەوە ئیعلانی خۆشەویستی خۆمان بەرامبەرەوانی دیکە دەرببڕین. زۆر زەرورە بەڕاستی خەڵک لەو بوارەیە نازانێ ئەگەر بێت و ئەو خۆشەویستەی کە لە ناو دڵیایەتی بەرامبەر بە مرۆڤێک کە پێی ڕانەگەیەنێ ئەمە غەڵەتێکی گەورەیە. زۆر سپاس بۆ میوانی عزیزمان لە چەمچەماڵەوە بەڕێز مامۆستا ئەحمەد محەممەد بانخوازی ئیسلامی کە بەداخەوە بەهۆی گرفتی ئینتەرنێتەوەنەمان توانین تا کۆتایی بەرنامە لە خزمەتی هاوین دەچینە لای زانیاریەکی تایبەت کە هاوکارمان کاگراس پێشکەشمان دەکات بە بیستەر و بینەری بین. بەڵێ ئازان و خۆشەویستانم بەر لەوەی بچمە لای زانیاریەکە جەلال من لێرەوە پێتەڵێم خۆشمەوێت و وەیەکێکی لە خۆشەویستانی خۆشم. زۆر سپاس هیوادارم خۆشەویستی خوابین ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا. ئایا دەزانی کە کۆمەڵی ئایا دەزانی و زانیاری گرنگە کە بۆ ئێوەی عزیز و خۆشەویست بە ئومێدی وەکۆڵی دەوڵەمەندکردنی گەنجینە و پریازکەی زانیاریەکانتان کە بۆ ئێمە و بۆ ئێوەش بێگومان هەندێکیان زۆر نوێ و تازن و زۆر جێی سەرسوڕمانن
ئایا دەزانی وڵاتی سین لەگەڵ 11 وڵاتدا هاوسنووری هەیە و دراوسێ یەکترن کە ئەمە گرنگیەکە چونکە سین یەکێکە لە وڵاتە گەورەکانی دنیا و زۆرترین ڕێژەی هاوڵاتیش لە وڵاتی سیندایە. ئایا دەزانی دوو لە سەرسەی سزاکانی لە سێدارەدان لە جیهاندا لە وڵاتی چین ڕوودەدەن، واتە وڵاتی چین بە وڵاتی لە سێدارەدان بەناوبانگە. ئایا دەزانی جگەرە کێشان دەبێتە هۆکاری زووتر سپیبوونی قژی سەر؟ ئایا دەزانی پانتایی مانگ هێندەی پانتایی کیشوەری ئوسترالیا دەبێت؟ ئایا دەزانی وڵاتی ئیسلند خاوەنی سوپانیە و ئاشتی خوازیترین وڵاتی جیهانە؟ ئایا دەزانی پانی ڕەگی لاملی مرۆڤ 6 ملیمەترە؟ ئایا دەزانی پەڕەشوتی فریاگوزاری لە پێش داهێنان و دروستکردنی فڕۆکەدا داهێنراوە؟ ئایا دەزانی مێرولەکان بەهۆی بۆنکردنەوە یەکتر دەناسنەوە؟ ئایا دەزانی تەمەنی مەیمون بە شێوەیەکی ئاسایی لە 30 ساڵ تێپەڕ ناکات؟ ئایا دەزانی دکتۆری تایبەتی فیرعون ناوی سینۆ هەبووە؟ ئایا دەزانی مێشکی مرۆڤ ڕۆژی 1 ملیۆن وێنە خەزن دەکا و لە نێو خۆیدا کۆیان دەکاتەوە؟ ئایا دەزانی پلەی گەرمی لەشی مرۆڤی ئاسایی 37 پلەی سیلیزیە؟ ئایا دەزانی ناوەڕاستی ئاسمان لە جیهاندا دەکەوێتە فەلەستینەوە؟ ئایا دەزانی مانگ خەتێکی تێدایە و کە بێگومانەوە وەختی خۆشی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە دەستی ئاماژەی بۆمان کردوەکو بێخودە فەرمێ سەلامی حەق لەسەر مەهەیە کە شەق ئەکا قەمەر لە دوور. ئەو خەتە کە ئێستا عیلم سەلماندوویەتی کە پێغەمبەری خوا وەکو بەڵگەهێنانەوەی بۆ قوڕیشەکان ئاوا مانگی بۆ لەتکردن و یەکێکیان لە ڕۆژەڵات و یەکیان لە ڕۆژاوا ئاوا بوو، دواتر لە ڕۆژی نوێدا یەکیان گرت بوویەوە. ئایا دەزانی مارکۆ ڕادیۆی دروست کردووە؟ ئایا دەزانی گراهام بیل تەلەفۆنی دروست کرد؟ ئایا دەزانی بەراز ناتوانێت سەری خۆی سەیری ئاسمان بکات یام سەری بۆ دواوە وەرسوڕێنێ؟ ئایا دەزانی تیمساح ناتوانێت زمانی خۆی دەربێنێت؟ ئایا دەزانی زۆرترین زانکۆ لە جیهاندا لە وڵاتی یاباندان؟ ئایا دەزانی فارسەکان شەتڕەنجیان داهێناوە؟ ئایا دەزانی گەورەترین شار لە جیهاندا تۆکیۆیە؟ ئایا دەزانی مێشولە بەو بچووکی و داماوی خۆیەوە 48 ددانی بۆ بەڕێکردنی خواردن و کاروباری ڕۆژانی خۆی هەیە؟ زۆر سپاس ڕێز. بینەرانی عزیز بڕگۆ بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن بۆی هیوایی کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بوو بێت تا بەرنمەیەکی تر بەخوای گەورە و مێهرەبانتان دەسپێرین. ماڵتان ناوە. خواتان لەگەڵ.